بەیانیتان باش مامۆستایان و پەروەردەکانانی زێدە ئازیز، وەکو دامەزراوەی پەروەردەی فام خۆمان بە خۆشحاڵ دەزانین بە میوانداریتان بەخێر بێن سەرسەر و سەرچاوانمان. چەمکی پەروەردە هاوشێوەی چەمکەکانی ئازادی فەلسەفە بەختەوەری یەکسانی ئاوێتەی تەمومژێکی ئاڵۆزە بەڕادەیەک تێگەشتن سەراپا و گشتگیری بۆدا کارێکی دژوار و سەخت. ئەمەش دەگەڕێتەوە بۆ چەندین کاریگەری و فاختەری تێکئاڵاو بارودۆخی تایبەتی هەر کۆمەڵگایەک و کاریگەری بەسەر خواست و بەرنامەی پەروەردەی ئەو کۆمەڵگایەوە هەیە. ئاستی بەرەو پێشچوون و پێویستی کۆمەڵگاکان هۆکارە بۆ دیاریکردنی ڕێباز و هزری پەروەردەی ئەو کۆمەڵە. لە سەرێکی دیکەوە ئەوەی وای کردووە چەمکی پەروەردە ئاڵۆز و تێکئاڵاو بێت پەیوەستە بە ئایندەوە، واتە کەسەکان چه چاوەڕوانیەکیان هەیە و مەبەستیانە لە ڕێگەی پەروەردەوە بگن بەچی و چی بەدیبێنن. ساڵانە وەک نەرید دامەزراوەی پەروەردەی فام پانێڵی پەیوەست بە پەروەردە و فێرکردن ڕێک دەخات. هەر ساڵە و دەربارەی چەند پرسێکی پەروەردەی و فێرکاری گفتوگۆ و دیدار لە نێوان پەروەردەکاران و مامۆستایان دەسازێنێت. بۆ ئەم ساڵیش بە میوانداری سێ پسپۆڕی بواری پەروەردە پانێڵێک ڕێک دەخرێت. کارنامەی پانێڵ پێک دێت لە سێ سیمینار. ناوەڕۆک و چەقی هەر سێ سیمینارەکە دەربارەی هزری پەروەردە لە جیهانی هاوچەرخدا. خۆشحاڵین بە ئامادەبوونتان، بەشداریکردنتان لەم پانێڵە پەروەردەی و زانستیە. هیوادارین ئەم هەنگاوە وێزگەیەک بێت بۆ بەرجەسەکردنی دەیان و سەدان دانیشتن و سیمیناری دیکە دەربارەی پرسی پەروەردە لە داهاتوودا. دووبارە بەخێر بێن سەرسەر و سەرچاوانمان هاتن. ئێستاژ مامۆستا ڕێبین حەمەد بەڕێوبەری فامسکۆڵ با بفەرمێ بۆ پێشکەشکردنی وتاری دامەزراوەی پەروەردەی فام. مامۆستایانی هێژە پانێڵە سەبارەتەکان بەخێر بێن بۆ سێمینی پانێڵی پەروەردەی فام. فام وەک ناوەندێکی پەروەردەیی کە خاوەنی بنەمایەکی هزری و پاشخانێکی معریفیە هەمیشە بە پلانەوە کار دەکات و بە ئامانجەوە هەنگاو دەنێت. و هەموو کار و هەنگاوێکشمان لەژێر ڕۆشنایی تیاڕوانینە زەنگینەکانی دەروونناس و پەروەردەناسەکانی دنیای پێشکەوتوودایە. ئامانجی هەرە گرنگ و خەمی لە پێشینەی ئێمە ڕەخساندنی ژینگەیەکی پەروەردەی و فێرکاری گونجاوە لە پێناو بنیادنانی مرۆڤێک کە وەڵامگۆی قۆناغە مێژوویەکەی خۆی بێت. هەر لەم سۆنگەیەشەوە دامەزراوەی پەروەردەی فام وەک ناوەندێکی پەروەردەیی ئاکادمی بۆ ساڵی سێم دەبێتە سەکۆی کۆبوونەوەی کۆمەڵێک کەسایەتی پەروەردەی و کاراکتەری گرنگی ئەمکایە. ئەم جۆرە دیدارانە دەرفەتێکن بۆ ڕاستاندنی زەمینەیەکی گرنگ بۆ گفتوگۆکردن دەربارەی پرسێکی گرنگی کۆمەلگا کە پرسی پەروەردە و فێرکردنە. ئەمڕۆ بە یەکەوە گفتوگۆ دەربارەی خواست و ئاڵنگاریەکانی پەروەردەی هاوچەرخ دەکەین کە بابەتێکی فرە سەردەمیە و مشت و مڕ و جەدەلێکی بەرینی لەسەرە. هەڵبژاردننی ئەم بابەتە لەم ڕوانگەیەوەیە کە لە ئێستادا یەکێک لە گەورەترین گرفتەکان لە دنیای هاوچەرخدا ئەوەیە کە ئامانجی پەروەردە و فێرکردن لێڵ و ناڕوون و ئاراستەوێڵە. قسەکردن دەربارەی ئاڵنگاریەکان و خواستەکانی پەروەردە لە دنیای هاوچەرخدا قسەکردنە لەسەر هێڵ و پنتێشی کاریگەری پەروەردە و فێرکردن. ئەگەر ویستی چاکسازی و بەرەوگیری معریفی هەبێت لەم بوارەدا ئەوە بێگومان هەنگاوی یەکەم و دەستپێک دەبێت وردبوونەوە بێت لە خواستەکانی پەروەردەی هاوچەرخ ئەوجا ئاڵنگاریەکانی بەردەمی. چونکە تا ئەم هاوکێشەیە هاوسەنگ نەبێت پێشکەوتن و تێگەیشتن و پێگەیشتن نایەتەکایەوە. لە ڕۆژگاری ئەم ڕۆماندا و لە زەمەنی پەرستنە خێراکانی سەدەی 21ەمدا پرۆسەی پەروەردە و فێرکردن هاوشێوەی چەمکەکانی ئابووری، سیاست، ئاو، بەڕێوەبردن، تەندروستی، وزە و ژینگە ڕوبەڕووی داواکاری و ئاڵنگاری سەخت بۆتەوە و خۆی لە دۆخێکی ئاڵۆز و ناهەمواردا دەبینێتەوە کە پێویستی بە خۆگونجاندن و داهێنان و نوێبوونەوەی بەردەوام هەیە. لە سەردەمێکدا کە تەکنۆلۆژیا زاڵە خواز لەسەر پەروەردەکاران لە زیادبووندایە بۆ تێکەڵکردنی ئامراز و پلاتفۆرمە دیجیتاڵیەکان لە پرۆسەی فێربووندا. ئەمەش نەک تەنها پێویستی بە لێهاتووی تەکنیکی هەیە بەڵکو و گۆڕانکاریەشی بنەڕەتیشە لە میتۆدەکانی وانەگوتنەوە و بەکارهێنانی تەکنۆلۆژیا و بەرزکردنەوەی دەرئەنجامەکانی فێربوون. بەڵام دیسان ئەم باسە کۆمەڵک کێشە و گرفتی دەرونی کۆمەڵایەتی لەگەڵ خۆی پەلکێش دەکات. ئایا مامۆستاکانی ئێمە خوێندەواری دیجیتاڵیان هەیە؟ ئایا مامۆستاکانی ئێمە شارەزای میتۆدە هاوچەرخەکان و کاریگەرەکانی پرۆسەی فێرکارین؟ ئایا مامۆستاکانی ئێمە شارەزای میتۆدە هاوچەرخەکان و کاریگەرەکانی پرۆسەی فێرکارین؟ ئایا مامۆستاکانی ئێمە شارەزای
گەشەدان و بەرەو پێشبردننی هزری مامۆستا لە ڕووی پیشەیی و پراکتیکیەوە دیسانێکێکی دیکە لە ئامانج و خواستەکانی پەروەردەی هاوچەرخ و جیهانی مۆدێرن، چونکە تاوەکو مامۆستا چەکەرە نەکات و باڵا نەبێت و لە ڕووی پیشەیی و زانستیەوە کامڵ نەبێت، پەروەردە و فێربوونێکی هاوچەرخ و سەردەمیانە مەحاڵە. وانەوتنەوەیشی کاریگەر لە سەدەی 21ەمدا پێویستی بە گەشە سەندنی پیشەیی بەردەوام هەیە بۆی هاوسەنگ و ڕێک و هاوتەری بێت لەگەڵ پێداگۆجی هاوچەرخدا. بەڵام کەی ئەمە دەکرێت و چێ ئەمە دەکات و چێ ئەم خواستە گەشە پێدات، ئەمە ئاڵنگاریە سەختەکەیە لە وڵاتی ئێمە و گشت جیهاندا. پرۆگرامەکانی خوێندن یەکێکی دیکەن لە میکانیزمەکانی ئاوێتەبوون و ئاوێزانبوون لەگەڵ پەروەردەی هاوچەرخ. پێویستە پرۆگرامەکان بە جۆرێک بن لەگەڵ گۆڕانکاریەکانی سەدەی 21 گونجاو بن و بە شێوەیەک دانرابن کە لەگەڵ بارودۆخی دەرونی و سەردەمم و تەمەن و قۆناغی قوتابی گونجاو و تەراز بن. بەڵام دیسان ئەمەشیان لە هەناوی خۆیدا دنیای قەیران و ئاڵنگاری لە خۆگرتووە. ئەم پانێڵەی ئەمەش بەرمەبنای ئەم بارودۆخەیە و باس و وتاری پانێڵستەکانیش هەر لە دەوری ئەم تەوەر و باسانە دەخولێنەوە. خواست و ئاڵنگاریەکانی پەروەردەی هاوچەرخ شەنوکە و مشتماڵ دەکەن. بەو هیوایی ئەم پانێڵە ببێتە وێزگەیەک و دەواازەیەک بۆ دیفچوونی زیاتر و قوڵتر دەربارەی پەروەردەی هاوچەرخ و ئاڵنگاریەکانی. زۆر سپاس، دووبارە بەخێر بێن دامەزراوەی پەروەردەی فام. سپاس بۆ مامۆستا ڕێبین حەمەد بەڕێوەبەری قوتابخانەی فام. ئێستاش بانگشتی میوانە بەڕێزەکان دەکەین بفەرمونون بۆ سەر ستێج. مامۆستا هاوکار عەبدوڵڵا بەڕێوەبەری پانێڵ با بفەرمێ بۆ سەر ستێج. یاری دەدەر دکتۆر لوقمان سیوەیلی مامۆستای زانکۆ و سەرۆکی ئینستیتوتی مەستورە بۆ زانستە کردداری و دەرونی کۆمەڵایەتیەکان با بفەرمێ بۆ سەر ستێج. مامۆستا هەمزە عەباس فەقێ پسپۆڕی پەروەردەی و سەرنووسەری گۆڤاری پەروەردەی ژیار با بفەرمێ بۆ سەر ستێج. مامۆستا دانا ئیسماعیل توێژەر و لێکۆڵەری بواری پەروەردە با بفەرمێ بۆ سەر ستێج. میوانە بەڕێزەکان زۆر بەخێر بێن سەر و سەرچاو. من بە تایبەت چکە هەمووتان دۆست و ئەحبابن تاک بە تاک بەخێراتنتان دەکەم کە لەوێ نەمتوانی تاک بە تاک بێمە خزمەتتان لێرە پڕ بەدڵ خوشحاڵی خۆم هەروەها بەخێراتنێکی گەرمتان دەکەم جارێکی دیکە. بەڕێزان ئەمڕۆ پانێڵەکەمان لەژێر ناونیشانی خواست و ئاڵنگاریەکانی پەروەردەی لە دنیای هاوچەرخداوە تا لە سەدەی 21. ئەمە بابەتەکەمان بەرتەسک ناکەینەوە لەو کێشە هەنووکەیانەی کە ئێستا دنیای پەروەردەی ئێمە بەدەستیەوە دەناڵێنێت، چونکە چەمچی پەروەردە وەک لە وتارەکەی مامۆستا ڕێبین ئاماژەی پێدا چەمچێکە ئێستا لەسەر ئاستی دنیا لە بەرهەنگاریدا وەک کۆی چەمچانی دیکەی ژینگە تەندروستی هەموو چەمچی پەروەردەش لە ئێستادا لە بەردەم ئاڵنگاریدا. من دەستپێک لەسەر ئاڵنگاریەکانی پەروەردە و خواستەکانی پەروەردە هەندێک تەوەردە خەمەڕ و دوای ئەوە میوانە بەڕێزەکان سیمیناری خۆیان پێشکەش دەکەن و هەمووشتان کارنامەی پانێڵەکان لەبەر دەستایە کە ئاماژەشی پێدەدەم. لە بنەڕەتدا ئێمە دەبێ لەوەوە دەست پێ بکەین خواستی پەروەردە چییە؟ ینی پەروەردە کە دەڵێن پەروەردەدام و دازگا پەروەردەیەکان کە قوتابخانە و زانکۆکان لە خۆدەگرێ ئایا بۆ هەن و لە مێژوودا بۆ هەبوون و مرۆڤەکان بۆچی تەسلیمی وێکراون ڕادەستی وێکراون مەبەست لەم ڕادەستکردنە چ بووە؟ پەروەردە لە سەردەمی کۆندا تا ڕادەیەک بەهۆی جێگیری دنیاوە خواستەکانی دیاریکراو بوون یان پێشبینی دەکرا مەبەستەکانی زوو بێنەدی کە تۆ لە 2 دەی ڕابردوو لە 3 دەی ڕابردوو سەیری خواستی خۆمان لەسەر پەروەردە بکەین بریتی بوو لەوەی ئێمە منداڵەکەمان دەنێرینە قوتابخانە، دوای ئەوە بۆ ماوەیەکی دیاریکراو کۆمەڵێک لە هاتووی وەردەگرێ، دوای ئەوە دەبێتە مامۆستایان دەبێتە ئەندازیاریان دەبێتە شتێکی دیاریکراو. ئەمە تەقریبەی بەهۆی تەسەوراتی ئێمە بۆ دنیایەکی جێگیر بوو زوو ئامانجە پەروەردەیەکان یان خواستەکانمان دەهاتە. بەڵام لە سەدەی نوێ کە دنیا ناجێگیرە گۆڕانکاریەکان خێران مرۆڤ ناتوانێت پێشبینی 2 دەی داهاتوو بکە، نازانی ساڵی 2030
سلێ هاتوویەک پێویستە چ شارەزایەک مرۆڤ پێویستێتی بۆ ئەوەی کۆنێکت بێ لەگەڵ دنیا کار و کەسابەتی دەستکەوێ پیشەی هەبێ بۆیە ئەرچی پەروەردە لە ئێستادا قورسە قورسەکە هە لە دنیای ئێمەدانا لە هەموو دنیادا قورسە لەبەر ئەو پێشبینی نەکردن و گۆڕانکاریە خێرانەی کە سەدەی 21 پێ دەناسرێتەوە بۆیە پەروەردە ئەگەر پێناسەکەی یان خواستی پێشووتری بەو جۆرە بوو بێ بریتی بێ لە ئامادەکردنی تاک بۆ ژیان بریتی بێ لە پێدانی کۆمەڵێک زانست و زانیاری بۆ ئەوەی لە داهاتوودا ئەو کەسە بتوانە کار و پیشەیەک بکە پەروەردە بریتی بێ لە پێدانی کۆمەڵی خوبەها بۆ ئەوەی مرۆڤ لەگەڵ کۆمەڵگاکەی خۆی بگونجێ پەروەردە بریتی بێ پێدانی کۆمەڵی توانست و کارامەیی بۆ ئەوی کەسەکە بتوانێ ئەم کارامەیان لە ژیاندا بەکار بێنێ ئێستا کۆی ئەو پێناسانە لە گوماندان چونکە زانست و زانیاری ڕەنگە ئەوەی ئەمڕۆ زانست و زانیاریە بۆ دوو بەیانی ئەو زانست و زانیاریە دەست نەدا هەروەکو ئێستا خۆمان دەبینین ساڵانە سەدان بەشدا دەخرێ بەشکەدا دەخرێ یعنی ئەم زانستەدا دەخرێ ئەم توانستە کۆتایی پێدەهێنرێت چونکە دنیا خێرایە ئەم خواست و ئاڵنگاریانەی کە ئێستا پەروەردە بەدەستی گیری خواردووە ڕەوتە دنیا ڕەوتی دنیا تەکنەلۆژیایە هەموو بکایەکانی دیکە زۆر خێرا دەڕۆن پەروەردە وەک دەڵێن پێیان ڕناگا کە پەروەردە خەریکی کارێکە دنیا بەخۆی لەو سەریە پەروەردە ئیش دەکا بۆ دوو بەیانی دنیای کار دنیای خواست چەند هەنگاوێکی دیکە لە پێشترە سەدەی 21 بۆ خۆی بە کۆمەڵێک تایبەتمەندی ناسراوە یەک لەوانە بریتە لەوەی کە سەدەیەکی خێرایە لە گۆڕانکاریدا گۆڕانکارێک پێشبینی ناکرێن بۆیە نو حراری دەڵێت تاکە ئامۆژگاریەک کە بۆ خوێنکارێکی 15 ساڵم هەب ئەوەیە کە زۆر باسی مامۆستاکانتان مەکەن مەبەستمەوە نییە کە مامۆستاکان نیازیان پاک نییە بەڵام مامۆستاکان ئەو زانیاریانەی کە ئەمڕۆ پێتان دەدەن ناتوانن گرنتی ئەوەتان پێ بدەن کە ئەم زانیاریە بۆ 20 ساڵیکە بە کەڵکت دێ جاران گوێڕایەڵی شتێکی باش بوو بەڵام ئێستا گوێڕایەڵی شتێکی باش نییە لەبەرەوەی دنیا جێگیر نییە هەروەها ئێمە ئامادەی ناتوانین ئەو زانیاریانە گرنتیتان پێ بدەین کە بە کەڵک ساڵی 2007 دێ بە کەڵک ساڵی 2006 دێ بە کەڵک ساڵی 2040 دێ سەدەی 21 بە سەدەی بێکاری ناسراوە ینی مەسەلەی جاران بڕوانامەیەکت هەبوو ژیان دوو ئەزمونە 16 ساڵ خوێندن و کۆکردنەوەی ئەزمون و خیبرا دوای 16 ساڵەکانیش ئەزمونی دووەمت کارە 16 ساڵ دەتخوێند و لێ هاتوویت کۆ دەکردەوە دوای ئەوە کارت دەکرد ئێستا قۆناغی وەزیفە پەروەردەیەکە ماوە بەڵام هیچ پەروەردەیەکیش ناتوانێت زمانی دوای 16 ساڵەکە بدە واتە زمانی کارەکە بدە زمانی پیشەکە بدە چونکە ڕاستیەکەی بەشێک لە ئیشی پەروەردە ئامادەکردنی تاکە بۆ ناو کۆمەلگا لەگەڵەوەشە دەستەبەرکردنی بژێوی و کەسابەت و کار ڕەنگە ئەو قسەیە لای هەندێک خەڵک زەحمەت بێ بەڵام خودی بڕوانامە یەکشانە بەکار خودی شەهادە یەکسانە بەکار کە لە ئێستا دنیای دانیەتی سەدەی 21 بە خۆی بە سەدەیەکی ئالۆز ناسراوە قەلەقی زۆر دڕاوچێ نازێگیری ئایا ئەم سیستەمە فێرکاری کە ئێستا ئیش دەکات مرۆڤێک ئامادە دەکات بۆ سەردەمێکی ئالۆ سەردەمێکی خەمۆکی سەردەمێکی ناومێت سەردەمێکی جێگیر سەدەی 21 بەوە ناسراوە کە سەدەیەکە وەکو کوتمان بڕوانامە گرنگ نییە کارامەی گرنگە بە هەزاران کۆمپانیا هەیە پێویستی بە شەهادە نییە لێ هاتووی تاکەکەی دەوێت بۆ نمونە ئێستا کە لە دیجیتالدا بە سەدان کەس وەردەگیرێت چونکە زیرەکی دیجیتاڵی هیچ حیساب بۆ ئەوەی ناکەن ئایا کەسە شەهادەیە یان شەهادەی نییە کەواتە کارامەیەکە گرنگە ئەمە کۆمەڵە گاڵنگاریە کە پەروەردە لە دنیادا گیری بەدەستەوە خواردووە وەک چۆن کایەکانی دیکە گیری بەدەستەوە خواردووە هەموو زانکۆ گەورەکان نازانن چ بەشێک بکەنەوە نازانن چ بکەن و ناتوانن زمانی ئەوە بدەن کە ئەمڕۆ ئەو زانستەی بەو خوێنکارەی دەڵێن پاشی 10 ساڵیکە بۆ ژیان بە کەڵکی دێ سوودی لێ دەبینێ یاخود ئایا دەتوانین ببێتە هۆکارێک بۆ ئەو کەسە پەیوەندی لەگەڵ دنیا دروستکە ئەم بابەتە دوور و درێژە من لەسەری ناڕۆم چکە ئەلتەرناتیڤی ئەمەشەیە ئەم قسانە ناومێدکردنین بەڵکو کۆمەڵێک ئەلتەرناتیڤەیە دێمە سەر کارنامەی پانێڵەکەمان بۆی دەست بە سیمینارەکانمان بکەین کارنامەی پانێڵەکەمان لەبەر دەستانە هەمووتان بەم جۆرەی خوارەوەیە سیمیناری یەکەم لەلایەن زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر لوقمان سیوەیلی پێشکەش دەکرێت بە ناونیشانی فەلسەفەی پەروەردەی هاوچەرخ دوای ئەوە سیمیناری دووەم لەسەر بەناونیشانی بنەما فکرەکانی مامۆستای هاوچەرخ واتە ئەو خاصیەتە معریفی و هزری و دەرونیانەی کە دەبێت لە مامۆستای هاوچەرخدا هەبێت چونکە کە باسی پرۆسەی پەروەردە دەکەیت چەقی بابەتەکە دێتە سەر مامۆستا ئەوەی کە
کە دیست حراری لەوێ دەڵە بەداخەوە من ناومێدم لە مامۆستاکان چونکە مامۆستاکان خوان ئەو نەرموشلیان تێدا نییە لەگەڵ سەدەی 21 هەڵکەن بۆیە ناتوانن نەوەیە کە ئامادە بێ بۆ سەدەی 21 دوای ئەوە برێکێک وەردەگرین و لە خزمەتتاندا دەبین بەیەکەوە چایەک قاوەیەک دەخۆین سیمیناری سێم لەلایەن مامۆستادانەوە دواتر پێشکەش دەکرێت ئەو جار 20 دقە تەرخانە بۆ وەرگرتنی پرسیاری ئێوە هەمووتان دەفتەر و قەڵەمتان بەردەستە لە کاتی سیمینارەکەدا بتوانن یاداشتی ئەو پرسیارانە بکەن کە لاتان دروست دەبێ دوای ئەوە 25 دقە تەرخانە بۆ وەڵامی میوانە بەڕێزەکان هەر پرسیارێکی کە هاتان بوو ئەوان کاتیان پێدەدرێ دوای ئەوە بەیەکەوە نیۆڕۆ خوانێکمان دەبێ و لە ئێستاوە ئەوەی کە زۆر پێداگیری لەسەر دەکەین هیچتان ناڕۆنەوە هەمومان بەیەکەوە نان دەخوێن و لە خزمەتی هەموواندا دەبین زۆر بەخێر بێن سەر و سەرچاو سیمیناری یەکەم مامۆستاجان جەنابەت 25 دقەت لە بەردەستایە ئەمن ئەوەی دەگرم و باشە بەڵێ 25 دقە فەرموو زۆر سپاس بۆ هەندێک و سپاس بۆ دامەزراوەی فام کە من لە خزمەتان نام ئەمڕۆ ئومێدەوارم وەکەوە برادری خۆم لێ نەیە توێژەرە ڕۆژەگوتی میوانێکمان هات پرسیاری ئەوەی هەبوو کە ئایا مناڵ چۆن وان لێ بکەم شەڕیان نەبێ وابێ وتی لەو کاتا خەریکی فەلسەفەلیان بووم مناڵ ئاوای لێ بکەی وان ناکەوتی دوو مناڵم کە یەکتریان ڕاو نەهاتنە سەر قەنەفەکە کردیان بە شەڕ فەلسەفەی پەروەردەی هاوشارخ کە ئێمە باسیکەین ئەوەیە من لەم 25 خولەکەیە دابەشێکم بەسەر دووسێتەوەرە یەکەم ئەکتەکانی مناڵ لە 50 ساڵ پێش ئێستا و ئێستا دووەم پەروەردە لە کۆن و ئێستایە سێمیشیان دیداکتیک و سیاسەتی پەروەردەیی لە کوردستانە من پسپۆر نیم بەڵام ئەزمموی کاری پەروەردەیی لێرە و لەوێ کۆم کردوتەوە هەندێکی باشە هەندێکی لەوانە ئیش نەکان نازام ئەوە جەنابتان لە 50 ساڵی ڕابردوو ئەگەر سەری کێشەکانی قوتابخانە بکەین و ئەو کات توێژەر هەبووە و دامانە ئەماوت گرفتەکانی خوێندکاران چین بەگشتی ئەمانان بازە کرد قسەکردن بەبێ ئیزنی مامۆستایەکێ لە گرفتەکان بوو بەڵام ئەمڕۆ دوێنێ من کۆبوونەوەم لەگەڵ بەشە لە توێژەران کرد ڤەیپ و جگەرە و مادەی هۆشبەر بابەتەکانی ئەمڕۆن ڕاکەڕاک بەناو پۆلدا چالاکیان زۆر بوشتیانشکان ئەمڕۆ و توێژەرەکان ئەڵێ خوێندکارەکانمان خەواڵون چکە تا دوی شەو ئایپادیان بەکارهێناوە شەڕکردن و نۆرەبڕی بوو 50 ساڵ لەمەوە پێش ئێستا خۆکوشتن و دەست درێژی سێکسی ئەگەر ئێمە لە زانکۆش قۆپیەک بگرین بە زۆر بەهێمنی و بەهێواشی خوێندکارەکە تێگەی نەبا لە قاتی سێوە یان کچەکەت بە هیوای 99 بۆ 95 بێنێ ئەگەر ترست لێی هەبێ نۆرەبڕی و لێدانمان هەبوو بنێژجاوینمان هەبوو دەنگەدەنگمان هەبوو ئێستا ناوزڕاندن و هاکردن و سکپڕبوون و ئەوانەمان هەیە پێشتر ئەم جوم و جۆڵ و شەڕەنجێزیە ئەگەر بیویستایە پێمان بڵێ مان عوسیان لێکۆنام پاسمان هاستم من یاخی دەبم بۆی بیسەلمێنێک کە هەیە لە قوتابخانە و لە گەڕەک و لە دایک و باوک ئەمڕۆڵێ من هاگەکەم بۆی بیسەلمێنم کە هەم من بیر دەکەم و بۆی بیسەلمێنم کەواتە دنیا گۆڕاوە ئێمە پێمان باش بە یا پێمان باش نەبێ پێویستمان بەوە هەیە ئێمە فارین بە حساب ئەبێ ئێمە پێش ئەوان کەوین نەوەکانمان و بزانین پەروەردە چۆن بۆ دەبێت چۆن بێ پەروەردە لە کۆندا ئەو تێڕوانینەی ئێمە بەشێکمان هێشتا لەو دیدگا تەقلیدیە ماوینەوە پەروەردە لە کۆندا مامۆستا بەرپرسی فێرکردنی خوێندکارە و مامۆستا بەرپرسە لە بەهەمبانەکردنی خوێندکار واتە خوێندکار وەکو کەشکۆڵەگە بینێ باشترین مامۆستا ئەوەیە هەر شەش بەندەکەی فیزیا و شیمیای پێلەبەرکە و تەلەبەکانی هەمووی 100% بێنن ئەمە پاولە فرێری ناوی ئەبا بە بانکینگ کەنسێپت ئۆف ئێجوکیشن سیستەمی بانقی هەتا پارەی زۆرتر تێفڕێی تۆ دەوڵەمەندتر و ژمارە حسابت باشترە بێ ئەم ژمارە حسابە بۆ ئەمڕۆ نابێ ئەمە پەروەردەی کۆنا ئەمڕۆ مامۆستا بەرپرس نییە لە بانکینگ کەنسێپت من چەند ئەوە هەردەگەیکا و فلاشەگەیکا و میمۆریەگەیکا ئەمڕۆ مامۆستا بەرپرسی پرۆسێسەکردنی زانیاریەکانە واتە چۆن هەنگاو بە هەنگاو ئەم خوێندکارە تێبگا کە ئەم زانیاریە بۆ ژیان گرنگە ئیمتیحانەکەی پێوترێ PISA لە تەواوی دنیادا خوێندکارانی هەندێک وڵات لە پێشەوەن ئەزانی بۆ لەو ئیمتیحانەیە چکە ئەو ئیمتیحانە لەسەر بنەمای دووشتا فێربوون بۆ ئیمتیحان یا فێربوون بۆ ژیان هەندێک لە وڵاتانەی کە فێریانەکەن دووزایی دوو لە کوێ ژیانە بەکەڵک دێ هەموو وڵاتانە سەرکەوتوترن لەوانەی کە ئێمە هەتا بیرکاریشمان تاو کرد تا زانکۆش من نەمزانی جگە لە جەدوەلی زەڕب بیرکاری بۆ شوێ بەکاردێ لە کاتێکدا خەڵک هاوچەشەی پێ دروست دەکا و پێچێتە سەرمان بۆیە
فێرکردن لەسەر بنەمای دیالۆگکاریە نەک لەسەر بنەمای هەڵگرتن یاوەتا بێ بە گفتوگۆ ئەبێم کەسە شتەکە قوتدەیە لە پەروەردەی تەقلیدیا بەڵام لە پەروەردەی مۆدێرندا بێلانی کەم کە قوتیەدا هەرسیشی کاوەتە قەنەعەتی بەوە هەبێ و خەزنکردن نامێنێ ڕۆشنبیری کاو سەڵتە نامێنێ بە تەنها بۆین باخ و چاکەت و پانتۆڵەکانمان شەفاعەتمان بۆ ناکا ئەمن لە زانکۆ مەگەر خوێندکارەکانم جدی بن تا من زمانە گەزانم ئەوە نەتوانن 30 زمان تا من کتێبێگە خوێنمەوە ئەگەر 30 خوێندکار بن کەواتە ئەوان دەبنەوە بەسەنتر و ئەوان دەست و پەنجیان نەرمترە لەگەڵ دنیای ئەمڕۆدا و من مۆبایلەکەم و لاپتۆپەکە بێ بە داتا شۆیەکەوە دەبێت داوا لە گەنجێ بکەم کە بۆمان بکە دووەم خاڵ مامۆستا بەرپرسی پێشتر بەرپرسی دیسپلینکردنی پۆل هەڵسوکەوتی خوێندکار فێر دەکا و دەسەپێنێ لەسەر بنەمای کۆنتترۆل ئەمە نامێ بچمە ناو دیدگای میشێل فۆکۆڵێ مەدرسە مەحبەسەیە بە هینەکەی خۆمان دیواری بەرزی هەبێ و هەموو شتێک لەژێر کۆنتترۆڵا بێ بۆ ئەوەی وانی شاندەین کە ئێمە خوێندکارەکانمان بە ئەدەبن ئەمە لەسەر بنەمایەکە کە لەسەر بنەمای زیندان و سژن و ئەمانە دروست کراوە بۆ کۆنتترۆل ئەمڕۆ مامۆستا توێژەرە شارەزایی گیر و گرفتەکانی خوێندکارە ئیڤالویتەرە هەڵسەنگێنەرە پەروەردەی فیلەندی هەموو مامۆستاکان ئیڤالویتەرێکی باشیشن و تا توانێت خۆی هەڵسەنگێنێ بۆی گاپەکانی خۆی دیاریکە و سایکۆلۆژیای خوێندکار زۆر گرنگە بەلای مامۆستای نوێ ینی لانی کەم ئەو نیشانانە بناسێتەوە من زۆر جارە چینە مەکتەبێک ئەس 2000 خوێندکاریەڵەوەم زۆر فرەجوڵەوەم هەیە سیرەکە حاڵەتێکی احتیادیە کە تۆ لەو 2000 لەوانێت دەیان هەر ئەو نەخۆشیان هەبێ هەر نەمانزانیەوە کە من نەخۆشی بۆی مامەڵێکی دروستی لەگەڵا بکەین و مامۆستا تێدەگا و دەسەلمێنێ نەک کۆنتترۆل دەکا و دەسەپێنێ سەلماندن جێگەی سەپاندن دەگرێتەوە یاخود دەبێ بیگرێتەوە سێمیان لە کۆندا فێرکاری لە ناو پۆلەکە باسی خۆمانەکەین کاڵم کۆن مەبەستمە لە 50 ساڵی ڕابردوو خۆمان لە ناو پۆلەکانە بەڕێوە چوو لەسەر بنەمای ترس و پێکەنی نیشانەی بێئەدەبی بوو الضحك بلا سبب من قلة الأدب يعني ئەمڕۆ پێکەنین نیشانەی ساخڵەمی و تەندروستی ئەگەر یەکێک گریا فرمێت چێ بووی من لەگەڵ یا بڕۆیم زانین چێت یاتە پێکەنین یەشێنین لە نیشانەکانی بێئەدەبی و بوونی مامۆسایەکی ڕووخۆش یەشێکە لەوانە کە دوای دێمە سەری و بۆیە تاگور ناوێنێ بە کارگەکانی ڕۆبۆتسازی دەواجینەکانی مەفقەس کە جووچک بەرەمێنێ هەمووی لەسەر یەک وەزن و قیاف وەک بلۆکی بیستی دایاندنێ ئەم جۆرە پەروەردە دەتوانین بڵێن گوزەشتۆ بۆ ئەمڕۆ باش ئیش ناکە فێرکاری ئەمڕۆ لەسەر بنەمای ئێجوتەینمنت ئینتەرتایتمنت یعنی تەفریح و خۆشی ئێجوکەیشنیش یعنی پەروەردە ئەمڕۆ لە دنیای پێشکەوتووە ئەمە هەفتەی پێشوو لە کۆرسێکا بەشدار بووین مامۆسایەکی نێودەوڵەتی وتی سنس ئۆف هیومە ئەبێت تۆ ڕوت خۆش بێ جددیبوون نیشانەیەوە نیە تۆ عەبوسەن قەمتەریرە ئەوە نیشانەی خەڵکی ئەهلی دۆزەخە کە ئاوایە لەژێر ناوی جددیبوونەوە تۆ کەسێکی فلێکسەبڵتی بی وا هەسکە تۆ هاوشانی ئەوی نەک لەو باڵاتری کە هەی کەواتە ئەزانی لێکە لە مامۆستاکانی ابتیدایی فیلەندا پرسن ئامانجت لە بیرکاری چێکەیڵێ تۆ ابتیدایی ئەزانی ئەڵێ چی ناڵێ هەموو یەکەم بێ ئەڵێ ئامانجم بەختەوەری خوێندکارەکانمە هەر زۆر بە سادەی نەک بڵێ تەسەنۆعەکە خوێندکارەکانم ڕویان خۆش بێ و دڵیان خۆش بێ مامۆستا لە پەروەردەی کۆنی ئێمەدا مەوسوعیە مەرجەعە مەعسوومە هەڵە ناکە یعنی ڕێک ڕۆڵیش پێغەمبەریە دەینەوە جارجارە دەڵێن کاد المعلم أن يكون رسولا دەیبینە مرتبەی پێخ وەکو ڕێز ناڵێم ئەمە هەڵە تێگەشتێ دروزەکە دوجار لای ئێمە واتە جۆرێک لە ڕۆشنبیری خەمڕەوێن دروزەکە کە هەرچی مامۆستا فەرمووی هەموو دنیا ناتوانێت ڕەتی کاتەوە لە کاتێکدا بنەمای زانست لەسەر بنەمای گومانە ئاین لەسەر بنەمای یەقینە تۆ گومانت هەبێ بەیانی ڕەمەزانیە نابێ بە ڕۆژووبی بەڵام زانست ئەبێ گومانت هەبێت تۆ کەسێکی گومانداری و هەرگیز ناگەیتەوە یەقینە ئەم دێ نەتیجەیەکی کە پوچەڵەکاتەوە بۆیە مامۆستا ئەمڕۆ مامۆستای فێرخواز و فێرخوازی مامۆستا و چەمکەی پاولۆ فرێریەوە تا مامۆستابی خۆیە بێتەوە بە تەلەبەوە تەلەبژە بێتەوە بە مامۆستا ڕۆڵەکان ئاڵ و گۆڕکارین ئەو عیامە گوزەش کە مامۆستا پێی وابێ مەرجع و ڕاستیەکان لای ئەوە جارجارێمە لە هینی کۆناشتێکی خیاممان دێنایەوە من 70 ساڵ سعی کردم هەنوز معلوم شوت چه هیچ معلوم نەشوت هەتا ئینسان بچێتە سەرەوە تەنها شتێکە بۆی معلومە بێ ئەوەیە کە هیچی بۆ معلوم نەبووە ئاستی تەواضوعی و مامۆستا لێرەدا چرایە شتەکان ڕۆشن دەکاتەوە نمونەی باڵا نییە پێویست ناکە هەموو تەلەبێ وەکو من بێ هەر تەلەبێک بوونێکی ڕەسەنی خۆی هەرچی بێ تەقلیدی من کە بوونێکی ساختەیە کۆپیە ئەمە پێویست ناکە بێتە لوقمان یەک لوقمان هەیە یەک هیوا هەیە یەک لەنجایە بۆیە ئەم جۆرە خوێندکار لە پەروەردەی دووەمیانەیە لەو ئاڵتەرنەتیڤە خوێندکار لەسەر پێیەکانی خۆی دەوەستێ و خوێندکار لێرەدا گوشاری دەخرێتە سەر کۆن دایبابەکانی هەان دەدا بۆ تەمێکردنی مناڵەکان مامەڵەی گۆشتوێسقان هەمومان ویستومانەکە مناڵە بۆ تۆ بێ مناڵ ئەم ڕۆماندووە کرێ بە بێ گوشار خوێندن لەسەر بنەمای تەشەنوج بەڕێوە ناچێ
بابزانانی ئەم کەسە تالێنتی چییە ترەیتی چییە خواستی چییە حەزی چییە مناڵ حەڵقەی ونبووی خەونی ونبووی تۆ نییە من لە پزیشکی وەرنەگیراوم برادێکم بەیەکەوە دەستمان ئینگلیزی وتم چی لێکرد دیۆڵا بە حەمەدی کوڕم سپارێستا بۆ وەڵام ئینگلیزی وایە ناکرێتەوە چێڵە حەمەدی کوڕت حەزی بە و بابەتەیە لەوانێ و لە بوارێشکە شارەزابێ کە ئیش دەکا پەروەردەی ئێمە بە دیوێکی شابوونی پارادۆکسێکێ لە نێوان پەروەردەی خێزان پەروەردەی مامۆستا و دامەزراوە و پەروەردەی زانکۆ لە ناو خێزانە مناڵەکانمان فێرەکەین کچەکانمان کە کەمترین ڕقەمی کوڕی لابێ پێ نەکەنێ بە ڕوویانە لەگەڵ یانە نەچێ بۆ سەیران ئەمە نمونەی باڵای کچەکانی ئێمە کە دێتە زانکۆ نمونەی باڵای زانکۆ کچێکە ڕووی خۆش بێ کراوە بێ سوعبەتکە بچێتە دەرەوە ئەم تەلەبەیە یعنی نازانێ فارز وتەنی دامی خارۆسەدرا باید باوەڕکن یا قەسەمی حەز کەسێک کەڵە شێرێکی لێ دزرا بوو بینی لەژێر قەمسەڵەکە کابرا دزی بووی کلکەکەی دیار بوو کەڵە شێرەکە وتی کوا بۆ دزیوتە وتی بە حەزرەتی عەباس نەم دزیوە وتی نازانم بە کلچی کەڵە شێرەکەت باوەڕکەم یا بە سوێندەکانی حەزرەتی عباس ئەمە لە ڕووی سایکۆلۆژی و پێوترێ normative disorientation دژیەکی باشە من ناتوانم بزانم کامیان باشە کچێکم لەو تەمەنە چۆن نەزانێ 16 ساڵە ئەوەی من ڕاستایەوەی ئەو هەموو کوشتنەکان لەسەر شەرەوێمە توێژینەوەیەکمان کرد بەرمەبنای ئەو هەڵە تێگەیشتەیە کە ئێمە سێ جۆر پەروەردەیان پێدەین هەمووم پەروەردانش دژیەکێکیان لە نێواندا هەیە بۆیە ئەمڕۆ پەروەردە تاگورەڵێ ئەڵێ ئیشی پەروەردە دروستکردنی تەباییە دروستکردنی ئاشتی و ناوخۆی و لێبوردە ینی کار ئەزانی کار لەسەر خۆت دەکەی بەر لەوەی بە خەڵکێکیکەوە خەریک بی خەڵکی کە فێرکردن پێشتر کاردانەوە و ڕنگدانەوە بوو پەروەردە ئەرگەرا بوو کاردانەوە و ڕنگدانەوە بوو ئەوە منهەجەکە چێ باشترینی قوتدا و لە کاتی ئیمتیحانە ڕشایەوە بۆ منی نووسی ئەوە زیرەکترینە بەڵام لە بلومەر تاکسۆنۆمی بۆ فێربوون هەڕەمێکەیە خاڵی ژێری ژێرەوە ئاخر شتی هینە یەکەم هەنگاوی سەرەتایی فێربوون بیرخستنەوە و میمۆریزەکردنە ئەی دوایی جێبەجێکردن ئەی تەح باش ئەم هەموو دکتۆری ئێمە لە توبۆرە ژیرێن پرسیار ناکەن بۆ کەس نۆبڵێک نایانێ بۆ کەس بەرائەی اختیراعێک نایانێ چونکە هەمومان لە خۆناغی دەرخابوون ئەوەی کە هەمبانەکەی باشترە با بەزەوەی قودرەی تەحلیلی هەبێ هەر لە مەکتەبەی کەینە دەرەوە چکە ڕەخنە لە مامۆستا و لە سیستەمەگرێ توانای بیرکردنەوەی ڕەخنەی نییە ئێمە زۆر بەو سیستەمە ئاشنانین بۆ ئێمە زۆر خەتەرە فێرکردن ڕنگدانەوە و پەروەردە ئەرگەرایە ئێستا پەروەردە بەلای منەوە فێرکردن پرۆژەیەکە بۆ ژیان پەروەردە مافسەنتەرە یعنی بۆیە هەم ئەرکسەنتەرە جاری وا زۆر زیادە ڕۆی لە مافەشا کردوە پەروەردە فرانکل وتەیەکی جوانی هەیە دکتۆرێکی دەرونیە کە خۆی لە گرتوخانەکانی ئاشۆفت بێز بوو ئەڵێ خۆزگە لە پەنای پەیکەرەکەی جاڕی گردردونی پەیکەری ئازادی لە ئەمریکا خۆزگە پەیکەری بەرپرسیارەتیش داهاندرایەوە چکۆ جاری وای ئەوەندە مافسەنتەرە ئاگامان لە بەرپرسیارەتەکانی خۆمان نابێ پەروەردە و فێرکردن بەگشتی پێشتر کرا بۆ کایەکی حکومی بەمانای کارژێڕی ئێمە ئیدارەی گشتیمان هەیە بەس شتێکمان هەیە ناوی خەمی گشتی بێوە پەروەردە ئەمە گرفتەکەیە لێرە پەروەردە ئێستا خەمی گشتیە لەسەر فەزای گشتی قسەی لەسەرەکەی هابرماز باز لە فەزای گشتیە کار یوڤاڵ و حێراری باز لە گشتیەکە کە کام بابەتانن دەکرێت لە فەزای گشتی قسەی لەسەر کرۆک و بابەتەکانی گەرمبوونی زەوی و بابەتە پەروەردەیەکان و هەر بابەتێکی تر پەروەردە لە کۆنا کۆپیکردنەوەی مرۆڤە مرۆڤێکی ساختەیە یعنی باوک باشترین نمونە ئەویست خۆی بێ با من نمونەیەکت بمێ من باوشی من یەکێ بۆ لەو پیاوە چاکانەی ناوی ساڵح بۆ خۆشی ساڵح بووە لە دێکەیە ئەمەندە ئیشکرد بووە کەسێکە بۆ 5 کوڕێ بۆ توێتی هەر 5 دەیەمێ تۆ ئەو کوڕێ خۆتم بەرێ حاجی کەریم بە باپیرم بەس بۆی باوکمی باتێ لەبەرەوە تا نوێژی بەیانی 5 دارباری هێناوە تۆ بۆ ماڵەوە من ئێستا کوڕی ئەوم ئەگەر بەو بەهانەی ئەو بڕۆم دکتۆرام لە ژینگە هەیە تا نوێژی بەیانی 5 باردار بێنمەوە ماڵەوە بیبڕمەوە یەکەم کاری پۆلیسی ژینگەی دارستان ئەوەیە کە من دەستگیر کاو 5 ساڵیش حکمم بن کەواتە بەهاکانی باوکم بۆ من نابێ هی منیش بۆ مناڵەکەم نابێ یعنی ئەبێ ئەوە لەوە تێگەیشتبین کە ئەم بەهانە گۆڕاون ڕاستە لە هەموو شتێکا بەدڵی ئێمە نیە بەڵام دوایە بێ دەرەنجامەکان قبولکەین خاڵشی کە یعنی پەروەردە بریتە لە چی لە بەرامبەر ئەو نمونە ساختەیە کە ئێمە کۆپیکردنەوە بین مۆدلێکی جوانی ئۆریجینال قبولکردنی جیاوازیەکان یعنی ئەبێ مۆدلێک بێت تعبیر لە خۆی کە بەبێ ئەوی پترسێ باشە بۆ هەمومان لە سەیرانە لەگەڵ هاوڕێکانمان بڕۆینە دەرەوە پێمان خۆشە چونکە مۆدل ئۆریجینالەکەی خۆتی بەبێ ئەوی پترسی بەبێ ئەوی شەرمکەی ئەی بۆ حەز ناکەین لەگەڵ ژنەکانمان بچینە دەرەوە ژنەکان حەز ناکەن بە ئاسانی بۆ لە دایرە هەمومان ڕوومان خۆشە ژن و پیاوەڵەی بەهەشتە بۆ لە ماڵەوە کەسمان جوابی کەس ناین چکە وێنێکی ساختە دین بە خۆمان لە هاوڕێتیا پێویستت بە وێنە ساختە نییە چکە هین ناکرێ هاوشانی خۆتە ماسکت پێوە نییە پەروەردە بێ و ماسکە لابا لە ڕاستیە پەروەردە ئاوێ نەبوو پێشتر خۆتی تیابینی کتێبەکەی تیابینی پەروەردە زیاتر ئەمڕۆ پەنجەرەیە کڵاو ڕۆشنەیە بۆ ئەوەی دنیای جیاواز ببینی لە ڕاستیە تەنها خۆبینینەوە ڕێک وەکو دەنگدانەوە ئەشکەوتەکەی ئەفلاتونە جۆ لە دەنگدا پێ دوایە خۆمان باشترین و جوانترین و هەتا داعش نەهادوەوە کورد ئازاترینە
یعنی خەڵکێک هەر بیجامەی ژێرەوەی لە پێ نەبوو نعلی لە پێ بوو معسکەرێکی عێراقی تەقانەوە تێگەشتین بە هاکانی ئازادی ئێمە ئەوەندە ئازانین کە تێگەشتین بە هاکانداری پێشتر لە ناو گوندەکەی خۆمان نابوو دنیای ئێمە مستەفا زەڵمی ئەڵێ مجێورێکم هەبووتی بژمرم قەیناکە مامەسا وتم بۆ وتی مامەسا هەموو سلێمانی گەڕاوم تا خوار کەرکوچیشمەوە بینیوە چونکە دنیاکەی ئەو هەر ئەوەندە بوو پێی وابوو زۆری بینیوە بەڵام ئەمڕۆ هەموو دنیا بینی تۆ ناو شار و ڕانی و سلێمانی و کوردستان نییە بۆ زەواجێکلانی کەم داوای تورکیا و ئێران و وڵاتیشکە لە یەکا گەشتێ بکەیت مامۆستا پێشتر سەرمەشق و ئاوێنە بوو کەیوە دوو با دوو چەند میشێ فیلمێکی ئێرانی جوانە دووزای دوو چەنەکە ئەبوو بکاتە ئەو ژمارە دوو میشێ چار میشێ ئیتر مەجای ئەوەی تیا نەبوو لە کاتێکدا لە علومە ئینسانیەکان دوو ڕێوی برسی لەڕ لەگەڵ جای دوو مریشکی قەڵەوی تێر ئەکاتە دوو ڕێوی قەڵەوی بەختەوەر ناکاتە چوار چۆقوتیە و ئەی خوا ئێمە فێری ئەو فلێکسەبڵیەتە نەبووین و پێمان وایە ئەوەی ئەیڵێن و جار جارش هەڵە تێگەشتنی ئاینی زۆر سەپۆرتی گەورەکانی کردووە 22 ڕێگا هەیە کە ئێمەی باوکودایەک زەهرە خەینە ناو مێشتی منداڵەکان خۆزگە ڕۆژێ هەبووە پێتان بڵێم پەروەردە چی نییە ئێمە چیمان بە مناڵەکانمان کردو بەپێی دیراسەیەک لە ساحەفەی دایک و باوک بۆ وەزیفەی دایک و باوکایەتی هەڵەستێ هەر هەمووی گۆچانەکە خوارە ئێوە سێبەرەکەی ڕاست بێ ئەخە ناتوانانی تۆجگەرت بەدەمەوە بێ ناتوانانی بڵێ جگەرە زیانی هەیە مامۆستا پەروەردە شێوەکار بوو لە پەروەردە مامۆستا شێوەکارە ڕۆڵی هونەرمەندێکی شێوەکارە زانێمە زۆر هونەرمەند لی نازانم ئەو وێنەیە خۆی بۆ شی نکات و تۆ هەرگیز لی تێناگەی من چوومە پێشەنگایکی وێنەی لە سلێمانی مامۆسای زانکۆ کردبوویانەوە هەمووی گەڕام 200 تابلۆ چوومە لای ماموتم خوا هەڵ ناگرێ من لە یەک دانی تێ نەگەیشتم ئەرێ ئێوە بۆم باسکەن وتی وەڵا خوا هەڵ ناگرێ من شیچی لێ حاڵی نابین چوونە لای ئەو مامۆستای کە کێشایەتی لە یەک وێنە بیزمانای دەرێنە پەروەردە ئەمە نییە لە ڕاستیە پەروەردە فرانکل ئەڵێ بێمە ڕۆڵی دکتۆری چاو ببینین لە پەروەردەشە لە نەخۆشی دەرونیشە کە معالجین ئەزانی دکتۆری چاو چیەکە ئیمکانی بینینمان زیاد دەکا ئیمکانین لێنسەکەمان بۆ هینەکە دکتۆر ژیان ئاوە تۆش پەروەردە ئەوەیە کە ئیمکانی بینین بۆ مناڵەکە دروستکە کە خۆی بدۆزێتەوە نەک تۆ بۆی ببیتەوە بۆ هونەرمەندە شێوەکارە کەواتە لە دەخولەکە هینەکەم لە بەردەمە دیداکتیکی پەروەردەی ئێمە بۆی پەروەردەیەکی دروستمان هەبێت لەسەر ئاستی قوتابخانەکان بەگشتی پێویستمان بە چەند پرسیارێکە من پرسیارم پێ وەڵام نادرێتەوە ئەوەندەی پرسیارمان پێ دروست دەکرێ وەڵامکە ئێوە لەو سلکاییشەکە من لەم سلکاییشم نەکردووە لە ڕاستیە بەڵام کاڵەی شێوازی پەروەردەکردن و ئەپڕۆچ لە پەروەردەیە ئەبێ وەڵامی 4 پرسیاری سەرەکی بیتەوە بۆی بزانی پەروەردەکە هاوچەرخە یەکەم چی فێر دەبێت ئەو کەسەی دێ بۆ لای تۆ چی فێر دەبێت چ بابەتێک چ پرۆگرامێکە خوێنن ئایا بۆ ئەم سەردەمە ئەبێ یان نابێ ئەمن ئەو دیدە سەرمایهداریش کە زانکۆتاوکە بازارە لە ڕاستیە یوڤال حێراری لە 21 وانە بۆ سەدەی 21 باز لەوە کاڵە ئەم دیدە پوچەڵە بێتەوە لەبەرەوە لە چەند ساڵی داهاتوو دکتۆر گۆگڵ دکتۆر ئۆنلاین هەموو ویشانەمان بۆکە ئەکرێ لە ئەمریکاەوە بۆ تێکچاو زانکۆ وەزیفەی نامێنێت کە تاوکاری بازار بێ من لە کۆمپانیایەک بووم ئەلف با لە حساباتم نەزانیوە 14 ساڵ هەڵەیەکی حسابیم نەکردووە لە زۆرترین ڕقەمە هەر پەنجەم بە هیناناگە غەڵەت وایە سەوتێکی لای دوو لە ڕوێ جرتێکی لای و ڕاستی کردم پێوتم فێریە کردم کەواتە ئەمە ئۆنلاین و کۆمپیوتەرێکە ئەڵێ بێ زانکۆ بگەڕێتەوە بۆ وەزیفە حەقیقیەکەی خۆی لە سەردەمی کلاسی کە قسە لەسەر چەمکی عەدالەت و پەر ئەم شتانە بکە ئازادی و چوزانم ئەم شتانە بکاتەوە خەڵکە چ دیدێکەوە ئیشەکە کەواتە چی فێر دەبێ ئەمە گرنگە ئەمەی کە فێر دەبێ بۆم سەردەمەی ئەو دەبێیاننا کێ فێر دەبێ ئەو کەسە چەیە کە فێری دەکەین هەر بەڕاستی هەندێک خوێندکار هەیە ئیچووی باشە لە لایەنی کۆمەڵایەتیەوە زۆر بەهێزە تۆ ئەو بیتە ماتماتیک لە 100 دەرناچێ هەیە ئایکیو بەرزە ئایکیو لەسەر بنەمای لۆجیک دانراوە لەسەر بنەمای ماتماتیک دانراوە لەوە بەرزەبی بیتە هەر پرزگەیەک ڕۆژی دوم دەرەکرێت چکە توانە عیلاقاتی نییە کەواتە پەروەردە بریتیە لە چی ئیکتشافکردنی خۆت گەڕانەوە بۆ ذاتی خۆت هەوڵدان و کارکردن لەسەر خۆت دۆزینەوەی خۆت یارمەتی ئەو مناڵەت بی کە خۆی بدۆزێتەوە من کەیسم هەبووە هی نزیکی خۆم تا گەیشتوتەوەی 3 کەسی کەی کوشتووە لە دەرەنجامیەوە نەسەختمان لێکرۆ کە کولێ تو بێنێ بۆی دایشی یا براکەی لە پاسا لە گەڕەکە کە دانیش بڵێ 3 مناڵم توبیان تاوا کرد ئەمە مبالغەی تیانە کەسێکی نزیکی منە دوجار وازی لە خوێندن هێنا چوو عەرەبانێکی دانا پۆلیس گرتی لەگەڵ پۆلیسا بوو بە شەڕی پۆلیسێکی کوشت لە سژنافێری مخدرات بوو هاتە دەرەوە 2 کەسێکی کوشت پرسیارێک ئەگەر ئەمە پینەچێکی بەختەوەر بووە چ گرفتێ لەمایە هەبوو وا قاتڵێکی تا دێساش هەبوو دەرمانەخوا بۆیە ئەو وێنە و قاڵبانەی کە ئێمە ئامادەیەکەین پێمان وایە ئەمە باشترین نمونێ نا باشترین نمونە بۆ ئەو کەسە چییە ئێستا مناڵەکانی من حسیانن لەو بڕام دانیشان ڕێگەی من بگریان نەیگرێ زۆر لە هیچ ناکەین پێویستیش ناکات ڕێچکەیمان بگری ڕێچکەی من بگرنە بەر پرسیاری چوارم چۆن فێر دەبێت چ میتۆدێک هەڵبژێرین بۆ فێربوون ئەو نەک من لای من چ باشە وەنیە
یعنی ئەڵێ چی بۆ ئەوەی پرۆگرامەکانی پێ بڵێنەوە چ میتۆدێک خوێنکار بەشداری دێبیتەکانمان بکە گفتوگۆ بکە من جارێک کە لە زانکۆ دەرسمەوە تۆ یەکەم جار خۆم زۆر ماندووە کرد یەکسەر دەستم پێ کرد ئێستا ئاخر کەس خۆم دەست پێ یەکەم چونکە پەروەردە سەرەتا بەتاڵکردنەوەیە سەرەتا گوێگرتنە دوازکردنە بێمە پڕکردنە ئەو پەرداخە خۆی پڕە ئەزانی ئەو مناڵە دایکی پڕیەکە بە ئەدڤایس و نەسیحەت باوکی پڕیەکە کۆڵان پڕیەکە مەلا پڕیەکە من پڕیەکەم هیچ کەس نین گوێی لێ بگرێ لەبەرەوە پەروەردەوەی بەلای ملانی کەم بتوانی قسە کەمتر بکەی زیاتر گوێ بگری لە مناڵەکەت بزانی ئەو من لێرە لە شوێنێک سیمینارێکم هەبوو دوای 20 دقه کچێکە تەمەنی 20 ساڵە بوو وتی پەیوەندێکی خۆشەویستیم هەیە 12 ساڵە 10 ساڵ عیلاقم هەیە وتمەڵاو لە حیزب بووی تا عەرزە وەرگر بوو ئێستا وتی هێشتا شوم نەکردووە پرسیارەکە وتم باوکە دەزانێت دایکە دەزانێت وتی کەسیان نازانن باشە بوو بە چارەکێک هات بۆ لای من بۆ خەتاکەی چێ باوکو دایک نەیتوانی فرێندلی دروستکە بۆ پرسی بردای و لای ئەوان لەگەڵوان گفتوگۆی کردا پێشەوەی بێنێ بۆ لای من ئەی چناڵە منە بیوزیەکەم چوزانێ من شێم مەسەلا کەواتە تۆ و فەزار نەخۆڵقاندۆیش بۆچی فێر دەبێ ئاەت توانیمانە قەنەعات بکەین ئەم زانستە لەکوێ بهینە خۆ تا هەژدە توانیشتی پێ لەبەرکی بەڵام دوای هەژدە عەقڵ قەنەعەتی بەشتێنە بێ هەموو دنیا ناتوانێت زۆری لێ بکە میمۆریزەکردن ئیتر قفڵە بێ ئەبێت تێبگا خۆمەهامی هەموو زانستەکانیش بریتی نییە لە کۆنتترۆل بریتێ لە تێگەیشتن لە دنیای بەرامبەر نە کۆنتترۆلکردنی دنیا ئەمەی زانستەکان بەسەر مرۆڤایەتیان هێنا ئەنسۆپۆلۆژیا و ڕۆژهەڵات ناسیەمان هەمووی بوونە زانستی ساختە دوجار پرۆسەی داگیرکاریان بە دوای خۆیان هێنا زانست بۆ تێگەیشتنە لە دنیای بەرامبەر لە خواستەکانی لە ئارزۆکانی بۆ خۆدۆزینەوە تایە کەواتە بۆچی فێر دەبێ ئەبێ ئەو میتۆدانە هەڵبژێنین کە خوێنکار حەزی لێیە لەم پێنج خولەکەیە پێنج خاڵ دەڵێم بۆی لە کاتی خۆیان تەواو بم سیاسەتی پەروەردەییمان ئەبێت چی بێ ئێمە بەگشتی ئایا دەکرێت لە خوری پەروەردە کڵاوێک بچنین کە سەرمانتیایە سەلامت بێ ینی خوریەکە هەیە بەڵام ئێمە کڵاوەکەمان نییە مۆدلێکی ئەمریکی دێنین مۆدلێکی بریتانی دێنین هەندێک مۆدلێ هی دووبەیە لە حوتی بەیانی ئەو مناڵەت چێت تا پێ سێژەمە خۆراکیە ژەمێکی شانەیە ئەتوانێت بەس من 2 سەعات لە مەکتەبێکی حکومیادانم چی فێرە بێ بەو سیستەمە بهێنم بۆیە چاینەکان کە زۆر پرۆژە هەیە هەمویان خۆماڵی کە ناویان ناچی شۆیس فۆر چاینیز فید پێڵاوێکمانەیە بە پێی خۆمان ببێ زانی نە کورد بێ نەدرێژ بێ ئایا ئێستا ئێمە زانین ینی دوو شت هەیە گەنج ئێمە خۆ هەمووی برسی نییە ئەگستێنشیال ڤاکیوم ینی فەراغێکی وجودی هەیە جاری وایە لە تێریان نازانێت چی بکە پێڵەن ئۆنتۆلۆجیکەل ئەنگزایەتی قەلەقیەکی وجودی هەیە پەروەردە ئێمە توانێت ئەوە بکە خۆپەرستێکمانێ ئایا پەروەردە توانێت سنوورەکانی نەرجەسیەت و خۆپەرستی ئێمە تێپەڕێنێ بەرەو جیهانێکی تر پەروەردە توانێت لێبور دەبێت لەسەر هۆڕن و دەستشکاندنەوە و دۆفرۆشتن و شووتی و تەماتە لەم هەرێمەی ئێمە کە دوو شارە ڕۆژانە خەڵکە کوژدەمە بە تایبەتی فول لێیانە بێ ئاگال لەوە بێ دوای هەر فولێک تۆ شایەتمانێک بێنی ئایا پەروەردە توانێت و سنوورانە تێپەڕێنەیاننا یەک بە بڕوای من 5 خاڵ هەن دروستکردنی تێگەیشتن و ڕوانینی هاوبەش بۆ مرۆڤ و بۆ ژیان فراوانکردنی سنوورەکانی بینین ئاگامەندی ڕوانین دەربارەی هوەر و زانست و دارپەروەری دیسانەڵێمەوە بێ هۆڵستیگە پرۆچ بێ وێنە گشتێکە ببینین بە تەنها ئینسان ڕۆبۆتێک نییە بمانەوە لە شوێنەکەوە دەستکاری بکەین ناکرێ معریفە بەشبەشکەین دیدێکی تێکش خێنراومان لەسەر وجوداتێ بۆی ئەمەش بکەین مەولاناڵێ بێ بچنە سەربان بۆی هەموو دێکە ببینی لە ژوورەکانتان وەرنە دەرەوە واتا بێت تۆ باڵات کردبێ بێت تۆ ئەزمونتە بێ تۆ زانیارێکی باشتە بێ بۆی بتوان یارمەتی خەڵکیش بی کە ئەمە بکەن دوو دروستکردنی هاوسەنجی لە نێوان فاکەڵتی عقل و فاکەڵتی دڵ ترانزێندانس ئەم معریفەی متعالی حوسێن نەسر زۆر باسیەکە ئێمە دائیمە یەکلا لە ئینسان ئیش پێەکەین لاکەیکەیە کوژێنینەوە یەکلا لە مێشک لای ڕازیا لای چەپکە بیش پێەکەی ماتماتیک و حسابە بەڵام سیارە کە ئاسنە مەچینەیە لە پۆڵا دروست کراوە پانکەی هەیە و ڕادێتەریە فێنچی کاتەوە بۆی پەروەردەی ئێمە بێ ڕەچاوی ئەو باڵانسە بکە کە شوێنێکیش بۆ پێگەی خەیاڵ و شعر و ئەدەب ئێستا مناقەشەکەین لە نامی ماسەرەکەی منە لاگ لە چیان پێ لابردم و تێمە لە ئەدەبە چێ بەشێکی لە چیرۆگە چێ ئەموو شانە لا بە ئەمانە زانستی نین دەری بێنە ینی هەموو ئەو شتانە تۆ ئەزانی یۆنگەڵێک کە نەخۆشێک دێتە لام لای من نەخۆش نییە شە شاعیرێک بێ شێ عاشق بێ وجودێک ینی بە کاملی وجودی خۆی دێت ئایا تۆ توانی ئەم وجودە هەمووی بدوێنی یان نا ئەتوانی کارە لەسەر کۆنسپتی خۆشەویستی کردبێ سەرەتا بێ مامۆستا خۆش بیویسترێ سەرەتا بێک و هاوڕێ ببیندرێ ئەنج دوجار تۆ بێ معریفەی پلە دووە بێ فێری زانیاریکەی یان نا کەواتە سێمیان پەرەپێدانی عقڵێکی پرسیارکار ئێمە مانەوێت دایمە ڕۆشنبیری خەمڕەوێن بین وەڵامی پرسیارەکان بینەوە ئەسڵ ئەوەی ئێمە توانای دروستکردنی پرسیارمان هەبێ لەکوێدا مرۆڤە کوژێ هانە ئارێندە دژنە فەیلسوفی ئەڵمانی لە دوای حربی عالەمی هەر ئیشەکەی ئەوە بوو لە زۆر کتێبەکانیە ئەڵێ لەکوێدا مرۆڤ توانای پرسیارکردنی نەما لەو شوێنەدا مرۆڤە کوژێ
یەک سەفیری ئەڵمان وتی باشە هەموو جوولەکە بۆ بکوژرێ 40,000 کەسی ڕزگار کرد مۆری لێدان و دەرەچوون لە وڵاتەکە ڕایانەکرد بەس ئەو وتی من ئەمە بۆ بکەم تێبینی ئەەکەی لە سەردەمی بەعسا لە حسێن کامیل هەموو ئەویت من ئەوم بە فەرمانی سەروی خۆم جێبەجێ کرد ئەمە پێی ناڵم پەروەردە ئەمە تۆتالیتاریزمە پەروەردە ئەوەیە کە تۆ توانای پرسێ بڵێ من ئەمە بۆ پێناوی چییە ئەو تێگەیشتنم هەبێ بۆیە شیرازی شتێکی جوانی هەیە لە زیرەکی بفرۆشە و حەیرانی بکڕە بە بڕوای من ئێمە بێ لە زاناییەوە بگەڕێنەوە بۆ دانایی ینی ئەزمون ینی ویزدم ینی نۆڵج بە تەنیا ئینفۆرمیشن و کەڵەکەکردن و بە هەمبانەکردن یارمەتی ئێمە نادا پەیوەندی دەست و مێشک بژێڕینەوە بۆ ناو یەکتری کابرایشی عەشایری کوردی باپیری من لە هەموو ژیانی خۆی هەموو شتەکانی خۆی دروست کردو پەیوەندی عەقڵ و دەستی بە یەکەوە بوو ئێستا و پەیوەندیت جۆرە لە دابڕانی توش بووە هەموو شتانە بە ئامادەیی دێن مرۆڤی تۆش تووشی جۆرە لە ئالینازیزاسیۆن یا ئیختیراب کردووە نامۆبوون کردووە بۆ ئێڵە زیرەکی بفرۆشە و حەیرانی بکڕە فێری هونەری تونیەتی بە پەروەردە هەرو مەقولەی مەولانا بێنێ فێری هونەری تونیەتی بە بەڵام ئێمە زیاتر خەریکی چین ئادابی ئاو خواردنەوە ئەتەکێت و کۆمەڵەشتی تر ئەگەر خوێندکارەکانمان تونی بن ئەڵێ تۆ توانی ئەسپێک بەریتە کەنار ئاوێک وەلێ ناتوانی بە زۆر وای لێ بکەی ئاو بخواتەوە وانە خوێندکارەکە دەبیتەکەنە بەزەگەر هەستی تونیەتی نەبێ ئێمە ساڵانە 400 خوێندکار هەیە لەوانە دوانیان دێنەوە پرسیارەکەن بۆیە ئەمە زۆر گرنگە پەروەردە لە خاڵی پێشکۆتایی یارمەتی دەربێ بۆ بەدیهێنانی خودت تحقیقی زاد گواستنەوە لەم بوونەی کە هەمە بەرەوبوونێک کە دەبێ بمبێ بەواتایەکی تر ینی مرۆڤ لە جانەوە ڕزگارەکە لەم وڵاتە هەموو شت زۆرە بەنی ئادەم کەم عەدنان کەریمەڵێ چۆن مرۆڤێکی هاوۆمۆساکەرە ڕوت و ڕەجاڵە چۆن ئەتوانین ئێمە پۆشتەی کەینەوە بەم بەهانە لەم سەردەمە بێمانەیە کە هەیە ئەتوانین ئەمە بکەین یان نا ئەمە گرنگە کارکردنی زیاتر لەسەر ئیستاتیکای پەروەردە ئاخر قسەم جاڕی گەردوونی مافەکانی مرۆڤە لێشێ لە بڕگەکاناڵێ ئامانجی پەروەردە و فێرکردن دەبێ پشکواندنی هەموو لایانی کەساەتی ئینسان واتە تێڕوانینێکی گشتیت بۆ مرۆڤ ئەوێ برەودان بە ڕەچاوکردنی مافەکانی مرۆڤ ئازادیە بنەڕەتیەکانی پەروەردە و فێرکردن دەبێ لە خزمەت پەرەپێدانی لێک تێگەیشتنی باشتر ئەمڕۆ کوچە و کۆڵان و مامۆستا و خوێندکار و حیزب و دەسەڵات و کۆمەڵگە هەمووی لە جەنگێکی لە دۆخی هۆبزیان بەرامبەر بەیەک ئەڵێ پەروەردە بێ لە خزمەت لێک تێگەیشتنی باشتر وێکەڵکردن دۆستایەتی نێوان هەموو نەتەوە گشتاقم و گروپ و ڕەگەز و ئاینەکان بێ هەروەها یارمەتی پەرەپێدانی نەتەوە یەکگرتووەکان بدا بۆ پاراستنی ئاشتی هەم لەسەر ئاستی نێودەوڵەتی هەم ئینێرپیسێک کە هەیە ئێمە ئەلەمانە کویان کەینەوە مەمانە پارچە پارچەکراون پەزڵین بۆی یاریە گشتێکە دروستکەینەوە من لەمە زیاتر نامێ قسە بکەم زۆر سپاس سپاس دکتۆر سمینارێکی ڕێکپێک و پڕاوپڕ زۆر سپاس هەموو جارنا دەست خۆش بە دکتۆر لەسەر کۆی سمینارەکە لەسەر دکتۆریەوەی کە بڵێت پێداگیری ئەویش لەسەرەوە کرد کە دەبێت بگۆڕێن ینی ئەو دیدا کە بۆ سەدەی 20 ڕاز بۆ سەدەی 21 ڕاز نییە مامۆستایان دەبێت بگۆڕێن دەبێت ڕوانگەی مامۆستایان بگۆڕێ دەبێت استراتیژ و کاری مامۆستایان بگۆڕێ بۆ ئەوی بتوانینەوەی ئامادەکەی و کە گونجاو بێ لەگەڵ قۆناغەکەی خۆی بەڵێ دروست وهایە ینی ئەو دنیای کە ئێستا سەرماداری ئیشی بۆ دەکە ئەوەیە کە مرۆڤ ئامادەکا بوو ئەوەی بیخاتە بازاری کارەوە ینی مرۆڤ لێرە ئامرازە ئامانجنێ لە پەروەردەی نوێدا ڕغبەتی گشتی خواستی گشتی لەسەر ئەو بەشانەیە کە دەتوانێت پارەی چاکت بۆ پەیداکە نەکرد لێرە لە ساستی دنیاە ئێستا بەشەکانی ئایتی و بەشەکانی پزیشکی و بەشەکانی ئەو بەشانەی کە دەتوانێت پارە پەیداکە لە دنیا ڕغبەتیان لەسەر ئەوەش ئەو لەژێر کاریگەری ئەو هەژمونە سەرماداریە کە لە دنیادا هەیە گرنگ نیە تۆ شادی بەختەوەری بە دوو خۆتەوەی بوونی خۆت بەلاوە گرنگەوەی کارێکت هەبێ و وەزیفەیەکت هەبێ و پارە پەیدا بکەین بەڵام دیسانەوە ئەوانەش ئێستا لەژێر مەترسیدان خۆتان دەزانن ئێستا لە ساڵی 1970ەکان ئەگەر لە پەیمانگای ماڵبەندی مامۆسانە تەواو کردبایە زەمانەتێکی ژیانکردن و کاریگەریت هەبوو بەسەر دنیاوە بەڵام ئێستا بۆ ماوەی 2 ساڵیش دەبێت دەرچۆکانی کۆلێژی دەرمان دەدانسازی کاریان نەماوە لە دنیادا بەڵام ئەوەی کە بڵێ پەروەردەکردن ئامادە نەبێ بۆ داهاتوو تەنها فەزیلەت بۆ ئینسان دروستکە و مرۆڤ باڵاکە و مرۆڤ پێگەێنێ و بیکاتە بیرکەرەوەیەکی باش تقریبی ئەوەش بۆ دنیاە دەست نادا چکە مرۆڤ لەگەڵ ئەوەشا پێویستی بە بژێویە پێویستی بە کارە پێویستی بە ژیانە پێویستی بە فەزایە کە تێیدا کاریگەری خۆی و ئەو ئەزمونەی کۆی کردوتەوە بەرجەستەکە ئەمە لە قسەکان سەرەتا ئاماژەمان پێدا بەڵام لە دنیای نوێدا ئێستا مەچینەی دەستکرد و ڕۆبۆتەکان خەریکە دیسانەوە جارشکە مرۆڤ بە ئیش دەخەن
دەستت خۆش بێ سیمیناری دووەم لەلایەن زۆر بەڕێز مامۆستا هەمزە عەباس فەقێ با بفەرمێن مامۆستا جەنابیشتان 25 خولەکتان بەردەستە بنەما فکرەکانی مامۆستا لە پەروەردەی هاوچەرخدا دەونیوە من کات دەگرمە و بفەرمون مامۆستای بەڕێز. بەناوی خۆی گەورە ئەم کاتەوە و کاتێکتان باش سوپاس بۆ فام سوپاس بۆ مامۆستا هاوکاری خۆشەویست بۆ بەڕێزان بۆ ئامادەبووان کە لێرن خۆشحاڵم لە خزمەت بەڕێزتانە و بەڕاستی ئەم جۆرە لە ئیهتیمام لە کۆبوونەوە بۆ بابەتی پەروەردەیی و زانستی جێی دڵخۆشیە چونکە خۆتان دەزانن ئێستا سەردەمی سێرت و کۆمەڵی بابەتی ترە ئەمە جێی ئومێدە کە ئێستاش لە شوێنە دوور و نێزیکەکان خەڵکانێکی دڵسۆز لە خەمی قسەکردن لەسەر پەروەردە و لەسەر داهاتووی ڕۆڵەکانمان. ڕاستیەکەی من بابەتەکەم دابش کردووە بۆ دوو بەشی یەکەم چەند تێبینیەکە لەسەر بابەتی پەروەردە و دوایی دێمە سەر کاریگەری هزریەکانی مامۆستا لە پەروەردەی نوێدا بە تایبەتی. جارێ تێبینی یەکەمم لەسەر چەمچی پەروەردە کە ئێمە باز دەکەین بێگومان زۆربەی بەڕێستان لێرن لە ناو پرۆسەکەن و مامۆستان ئاگداری ئەوەن کە ئێمە لە تێگەیشتنی خەڵکی ئێمە بۆ وشەی پەروەردە بۆ چەمچی پەروەردە بابەتەکە لە فێربوونیشە بەتەنیانی ڕاستەکەی ئێمە باز لەوە دەکەین کە باسی پەروەردەیەکەین واتە پرۆسەی فێربوون ئەوەی کە لە قوتابخانەیەکە ڕوودەدا. بۆیە من پێم باشە ینی هەردوو شتەکە لەبەر چاو بگرین ئەگەر چی بابەتی پەروەردە لەگەڵ خوێندنە وەکو دوو هێڵی تەریب بەیەکەوە بە تایبەتی لە پرۆسەی خوێندنی فەرمی لە وڵاتە دەڕۆن بەڵام بابەتی فێرکردن هەندێک جار دەوەستێ لە کاتی وانەوتنەوەیە ئەو کاتی کە مامۆستا دەیەوێت شتێک فێری قوتابیەکانی بکە ئەمە پرۆسەی فێرکردنەکەیە لەگەڵ لەوانەیە زەنجی کۆتایی هاتنی قوتابیەکە ئەم فێرکردنە بوەستێ بەس پرۆسە پەروەردەیەکە لە کاتی چۆن دوو لە ڕووتان بۆ تەوالیتیش هەر بەردەوامە لەوانەیە میزاجی مامۆستا چوونی مامۆستا بۆ ژوورەوە شێوازی قسەکردنی شێوازی مامەڵەکردنی هەموو ئەمانە جۆرێکن لە پەروەردەکردن لەبەر ئەوە پەروەردەکە بە بەردەوامی و جۆرێکە لە تێکەڵەیەک لەگەڵ فێرکردندا ئەگەر چی مامۆستا عەبەسوور ڕای وایە کە فێرکردن بۆ مرۆڤ هەر نییە ئەوە فێربوونە بە شێوە گشتیەکەی وە دەبێ ئێمە کار لەسەر ئەوە بکەین و ئەرچی مامۆستا لە پەروەردەی نوێدا سازاندنی ژینگەیەکە بۆ فێربوونی قوتابی نەک ئەوەی کە تەنها گوێزەرەوەی زانیاری بێ و تەنها زانیاری بگەێنێ بە قوتابیەکانی ئەو مامۆستا بەڕێزە پێی وایە فێرکردن پرۆسەیەکە بۆ غەیری مرۆڤ ڕاستیەکەی چۆن کەسێک باز لەوە دەکا بولبولەکەم یان فلان شتم بە بەغاکەم فێری قسەکردن کرد بەڵام پرۆسەکە دەبێ پرۆسەی فێربوون بێ. بەپێی ئەو توێژنەوەی کە بۆ خۆم کردم لەسەر ڕاوەی قورئانی پیرۆز بۆ تێگەیشتنەکانی مەلای گەورەی کۆیە کە یەکێکە لە بیرمەندەکان جگەل لە بوارە زانستی بوارە ئاینیەکە ئەم پیاوە خوێندنەوەی زۆر وردی بۆ پەروەردەشەیە. ئێمە کە باسی پەروەردەی نوێ دەکەین ئەم پەروەردە نوێ تقریبان بۆ کۆتایی سەدەی 19 و ئەوانە دەگەڕێتەوە ئێمە وا حساب بکەین لە سەرەتای سەدەی 20ەوە ئەگەر ئێمە ئەوە ناو بنین پەروەردەی کلاسیک ئەوەی لە پێشترا هەبوو و پەروەردەی نوێ کاتەوە دەستی پێکردو ئەمە نییە کە 2020 پەروەردەی بەڵام ساڵی 1970 مۆدێرن نیە نا ئەوەی کە شێوازی پێشووتر هەبووە لە سەرەتای سەدەی 20ەوە بەم پەروەردەیە بە شێوەی گشتی دەگوترێ پەروەردەی نوێ و جۆرێک لە ڕنگڕێژی هەیە لەسەر ژیان و شێوازی ستایلی جەنابی مەلای گەورە لە دیدارێکا خۆی باسیەکان لەگەڵ والی مووسڵ ئەو کاتە دیارە تازە قوتابخانە دەکرێتەوە لەم وڵاتە قوتابخانەی فەرمی و شێوازەکە گۆڕاوە کە پێشتر شێوازی حوجرە و شێوازی تر بووە دەڵێ من تێبینیەکەمەیە تەمان ئەمن ناوم ناوە ڕەخنەیەکی 90 ساڵی لەسەر پەروەردە تەسەور دەکەم لە سیەکانی سەدەی بردوو بۆ ئەم تێبینیە دەڵێ من زۆر پێم باشە و ئەو کچەکەی خۆی ناردوتە خوێندنیش بەڵام گلەیەکم هەیە لە شێوازی پەروەردەی ئێوە لەو شێوازە پەروەردە فەرمیە کە بەڕاستی ئەوە تا ئێمە دوای 90 ساڵ نەتیجەکەی دەبینین بەڕاستی تێگەیشتنێکی زۆر قوڵ و زۆر بەجێ بووە. دەڵێ ئێوە زۆر بەپەلەن لە پێدانی زانست بە منداڵەکان لە کاتێکا زانست خاسەتی جوڵەی هەیە ئێوە دەبێ مرۆڤی بۆ ئامادە بکرێ ئەو زانستی تەسلیم بکرێت چونکە ئەگەر مرۆڤەکە مهەیە کرا لە ڕووی پەروەردەیەوە
بۆ باش بەکارهێنانی زانست ئەو کاتە گوڵاوە زانستی پێ بدرێ ناتۆ زانستی پێ بدەی بەڵام ئەو دوایی بۆ کوشتنی خەڵک بەکاری بێنێ ئەوەی کە بینیمان ئەوەندەی زانست بووە سەبەبی ماڵکاولی مرۆڤەکان لەم سەدەی ڕابردوو لەوان هیچ شتێکی تر لە پێشترا کە زانست بەم شێوەیە نەبووە ئەوەندە کوشتن و کوشتار نەبووە بۆیە ئەو تێبینیە دەدا دەڵێ من پێم باشە زۆرتر خەریک بن بە ئامادەکردنی مرۆڤەکان بە پەروەردەکردنیان تا ئاستی وەرگرتنی بەرپرسیارەتیان هەبێ لە بەرامبەر زانست ئەو جا دواتر زانستیان پێ بدەن ئەمەش تاکیدکردنەوەی مەبەستم لەسەر ڕۆڵی پەروەردە ئەوەی کە مامۆستا هاوکار و جەنابی دکتۆری خۆشەویستیش باسی کرد ئەو کتێبەی باس لە پەروەردە دەکا 21 گوانە بۆ سەدەی 21 ڕاستیەکەی زۆر گرنگە مامۆستای ئێمە ئەگەر دەرفەت هەبێ بە تایبەتی ئەو چاپتەرەی کە پەیوەستە بە پەروەردەوە قسەی لەسەر بکە ئەمە پرۆفیسۆرێکە و کەسێکی بەتوانە کە بە تەمەنیش ئەوەندە گەورنێ بەڵام ئێستا خاوەن قسەی خۆیەتی و هەندێک لە قسەکانی مامۆستا هاوکار ئاماژەی پێکرد بۆ تەمایی ڕەشببینی چونکە ئەو لە کۆڵگەی خۆیەوە لەوانەیە ئەو نمونانەی کە لەبەر دەستیاتی قسە دەکا بەڵام شتێک کە لە چاوپێکەوتنێکا پێی دەڵێن باشە ئێمە چ لە منداڵەکانمان کەین ئێمە منداڵمان هەیە ئەو دەڵێ لە هیچ کاتێک مرۆڤاتی وەک ئێستا دەستەوسان نەبووە لە بەرامبەر ئەوەی کە بە منداڵەکان یعنی ئێمە نازانین چمی تۆ دێک یان کام جۆری زانست هەڵبژێرین ئەمڕۆ بە زەمانەوە بیدێنە منداڵەکانمان تا بڵین سبەینێ تۆ سوود لەمە وەردەگری لەوانەیە تا ئەو پێی دەگا و ئەو تەمەنی تەواو دەبێ ئەم بابەتە هەر ئێکسپایر بوو بێ ئەو نەتوانێت جارێککە ممارەسەی کاتەوە لە ژیانی خۆیان سوودی لێوەربگرێت لەبەرەوە زۆر گرنگە ئەم سەدەیە جۆرێک لە ڕاستیەکەی قەلەقی هەیە جۆرێک لە ناڕۆشنی هەیە گۆڕانکاریەکان زۆر خێران ئەو زۆر بە وردی باس لە جیاوازی نێوان سەدەی ڕابردوو ئەم سەدەیە دەکا سەدەی ڕابردوو سەدەی پیشەسازی بوو لە سەدەی ڕابردووە تواندرا ڕاستی توانە جەستەییەکان خاڵێکی زۆر گرنگ کە ئەو ئاماژەی پێدەکا توانە جەستەییەکانی مرۆڤ خەڵی بکرێتەوە ئەندازەیەک بێبەها بکرێت ئەوەی کە بە 25 سەپان درونیان دەکرد ئەو دەڕاستەی دروست کرد بە سعاتێک ئەم کاری کرد توانای جەستەیی مرۆڤی هێنایە خوارەوە ئەوەی کە بینایەکی چەند قاتی دروست بکرێ بە هەفتەیەک دەڕۆژ چەندین کرێکار خەریکی گواستنەوەی بلۆک بن ئەو لە سعاتێکە ئێستا ئەمە دەکات توانە جەستەییەکانی مرۆڤ لە سەدەی 20 بەڕاستی وردە وردە باەخیان کەم کرایەوە بۆیە ئیتر چیتر کاتی ئەوە نەما کە ئێمە بڵین پاڵەوانێکمان هەیە کەسێکمان هەیە لە هێز و لە جەستەیە زۆر بەهێزە لەبەر ئەوی شتێک دروست بووە کە ئەم بابەتی بێباخ کردووە ئەی باشە لە سەدەی 21 کام شوێنی مرۆڤ بە ئامان گیراوە ئەم جارە یەکەم توانە جەستەیەکەی بوو ئەو شای پێ بوو ئەوەی کە زۆر شانازی پێوە دەکرد توانە عەقڵیەکانی بوو توانە فکریەکانی بوو دەیگوت باشە خۆ دەڕاستەیەک ئەگەر من بەکارینێنم خۆ ناتوانێت لە شوێنی خۆیەوە شتێ بکە بەڵام ئەم سەدەیە سەدەی تەکنەلۆژیا سەدەی پیشەسازی و لەگەڵ ئەمەی ئێستا کە سەدەی تەکنەلۆژیایە بابەتەکە بەکوێ گەیشت بابەتەکە ئەمە توانە عەقلی و هزریەکانی مرۆڤیشی بە ئامانزگرت مژدەمان پێدەدەن بۆ خانمان دەڵێن ئێستا گسکێکی کارەبایی پەیدا بووە هەر خەریتەی ماڵەکەی دەدەی ئیتر تۆ ئیشی خۆتەکە ئەو خۆی هەموو ماڵەکە پاکەکاتەوە پێشتر دەبوو کەسێک ڕوا بەکاری بێنێ ئێستا ئەم توانایی کامە شامان پێ بوو ئەگەر ئێمە نەبین ئەم ناتوانێت ئێستا خۆی ئەمە یەکە لەبەر ئەوە ئێستا ڕاستیەکەی بۆیە ناوی دەنێن خەتەر لەسەر مرۆڤتر نازانم ئێمە لەدووە شامان بە چمان بێ ینی وا وردە وردە بەدەستی خۆمان ئەم پیاوە باز لەوە دەکا ئەگەر فریای مرۆڤایەتی نەکەون بەدەستی خۆی لەناو دەبە خۆی تووشی دەردەسەری دەکا ئەوە تاوا وردە وردە داهێنانەکانی دەبێتە مایەی بێبەهاکردن و وجودی خۆی بۆیە ئەمە بووە پرسیار لەلایەن زۆرێک لەوانی کە لەناو بوار بە تایبەتی بواری پەروەردەیی قسە لەسەر ئەوە دەکەن ئەرێ باشە ئێمە بۆ ئەم سەدەیە کار لەسەر کام کارامەیی بکەین زۆر کارامەیی ڕێز دەکرێت لە بەشێک لەم کارامەیانە هەر لە سەدەی ڕابردووشە هەبوون لەناو پرۆگرامەکانی خوێندنیشە هەبوون بەڵام ئێستا ئەوەی کە زۆر جەختی لێ دەکرێتەوە باز لە با بڵێن بیرکردنەوەی ڕەتگرانە دەکرێت باز ئەوەی جەنابی دکتۆر فەرمووی پەیوەندیکردن کاتێک کە تۆ مرۆڤێک دەبەی بە تایبەتمەندیی بەڵام لەوانەیە بۆ ئەو شوێنەی کە دروستکردنی پەیوەندی بێ نەتوانێت ڕۆژێک لەوێ کارەکانی تووڕایی بکە بۆیە ئەو من لەسەر یە خاڵیان دەوەستم ڕاستیەکەی ئەمەی کە زۆر جەختی لەسەر کراوەتەوە باز لە بیرکردنەوەی ڕەخنەگرانە دەکرێت ئێمە بە جۆرێک لە جۆرەکان قوتابخانە ڕۆڵی ببێتە ئەوەی کە منداڵێک یان کەسێکمان
مرۆڤێکمان بۆ پەروەردە بکە خاوەن بیرکردنەوەیکی ڕەخنەگرانە بێ. ڕاستەکەی تێگەیشتەیەک هەیە وەکو چۆن باسی پەروەردەم کرد کە ئێمە هەمیشە لەگەڵ فێرکردنە جووتن ئەمانە ناتوانین لێکیان جوداکەینەوە لێ تێگەیشتنی هاوڵاتی کوردی. شتێک هەیە بۆ ڕەخنە هەمیشە ڕەخنە لای ئێمە ویستنیە. ڕاستیەکەی ئەم وشەیە بەکاردێنرێت تەنانەت لە هاوڕێی ڕەخنەگر و جەنابی سەرپەرشتیارەکان لێرەن دەزانن کە ئەمەی پێی دەگوترێ بەتەبیعەت حاڵ ئێمە وەک سروشتی خۆمان نازانم یعنی پێم وایە ئەوەی کە کاکتۆر فەرمووی شخصیەتە مزەوەرەکەمان ئەگەر خۆمان لە پێش چاوی خەڵک یعنی ئەکتکەین و جۆرێک لە تەمسیل بکەین ئەگەر نا ئەوەی مرۆڤە حەزی لە ڕەخنە نییە. ئەو ڕەخنەی کە ئێمە لێمان گیراوە فێر بووین ڕەخنە ئەوەیە کە کەسێک بێنی هەڵی وەشێنیەوە و بیخێنا و علاگەیەکە و تەسلیمی بکەی و بەڕێکەی. ئەمە ویستراو نییە. بەڵام من لە دوای ئەوەی کە زۆرتر ویستم بزانم مەبەستی چییە لە بیرکردنەوەی ڕەخنەگرانە. بابەتەکە لەوەیە کە واتە بیرکردنەوەی قوڵ. کورد لە مێژە دایک و باوکی ئێمە گوتوێتی عەقڵ لە دایک و باوک باشترە. بۆچی؟ چونکە ئێمە هەمیشە دایک و باوکمان لەگەڵ نییە بەڵام هەمیشە عەقڵمان لەگەڵە. ئەمەی کە ئێستا لە دنیاە جەختی لەسەر دەکرێتەوە بۆ وەکو یەکێ لە کارامەیەکانی سەدەی 21 بریتە لە عەقڵی ڕەخنەگرانە، بریتە لە بیرکردنەوەی ڕەخنەگرانە، واتە بیرکردنەوەی قوڵ، واتە بیرکردنەوەی ئەوەی کە لە ڕمانی حەمەدۆ کا دەڵێ بە پانی و بە قوڵی و بە درێژی و بە هەموو جۆرەکانیەوە. جۆرێک لە بیرکردنەوە کە قوڵ بێ و ئەم جارە بیرکردنەوەکە بۆ ئەوە نییە کە شتێک جارە پێش ئەوەی دروستکە. بیرکردنەوەکە لەسەر ئەوەیە لە ناو سەدەی 21 لە ناو ئەم هەموو تەزویر و ئەو هەموو لاساییکردنەوەیە ئەم چۆن دەتوانێت باشترین هەڵبژێرێ، ئەو چۆن دەتوانێت پابەند بێ بەبوونی خۆیەوە و خۆی بپارێزێ و تەسلیمی ئەو شاڵاوانە نەبێ کە ڕوبەڕووی دەبێتەوە. دوجار بابەتێک کە لەوانەیە لە شێوازێکی چیرۆک ئامێزە تەقدیم کرابێ، ئۆشۆ لە یەکێک لە چیرۆکەکانی باز لەوە دەکات بۆ گرنگی کاری مامۆستا بە تایبەتی لە پەروەردەی نوێدا. ئەو باسی بە چیرۆک ئەمەمان پێ دەڵێ بەڵام بەغزایەکی فراوانی هەیە بۆ بیرکردنەوەی مامۆستا کە باسمان بۆ دەکات شێرێک لە کاتی زایندا بێگە لە مەڕێک بەسەریادێ و ئیتر خۆتان دەزانن لەناو مەڕیش سەجی دڕ هەیە و شت هەیە بۆی کە ترسناکە و ئەویش لە حاڵەتێکی تایبەتدایە کاتێک بێچۆکەی دادەنێ و ڕادەکە. ئەم بێچوو دەمینێت لەگەڵ مەڕەکان دەڕوا بۆ ماوەیەک بەردەوام لەگەڵ یان دەژێ و کەسەی وانەکەش دەیبینێ کە گرفتی نییە و ئەو وان چاوی کردەوە لەناو ئەم جیهانەیە بۆیە لەگەڵ یان گەورە دەبێ زۆر بەبێ کێشە و وەکو مەڕێک مەڕەکانە گەورە دەبێ. دەڵێ پاش شێرێک دەیەوێ زەفەر بەو مەڕانە ببینێ بە جۆرێک خۆی دانووساندۆ بەڵام سەیرەکە شێرێک لەگەڵ مەڕەکانە و هیچ گرفتیشی نییە ئەو دەبێتە پرسیار. بۆیە لە جیاتی ئەوەی کە مەڕێک ببا و خۆی پێتێرکە دەبێتە ئەو شێرە بە ئامانز دەگرێت دەبا سووریە خاتەوە لەوێ لەدەم گۆمێکی ڕوونە دایدەنێ و تو چیەکە لێرە دەڵێ من ئەوە ژیانی منە و من ئاسوودەم بەو شێوەیە دەژیەم. پاش دەڵێ سەیری خۆت کە سەیری خۆت تۆ مەڕنی تۆ سەیری خۆت کە کەم جار ئەم شێرە سەیری خۆی دەکا سەیری موچا و شکلی خۆی دەبینێ لەم ئاوە ڕوونەیە تێک لێ دەدا دارستان جوێی لێ دەبێ و بەغاردان دەڕوا بۆ ئەو دەڵێ ئەمە ئیشی سەرەکی ئوستازە. ئوستاد مامۆستایەکان دەبێ ئاوا مرۆڤ بە خۆیان ئاشناکەنەوە کە ئەمانە چن و ئێمە چین و دەمانەوێت چ بکەین لە داهاتوودا نەک ئێمە بە شێوازی تەلقینی. ئەوەی کە دەمێ وەکو بەشی دووەمی بابەتەکەم وەکو جیهانبینی مامۆستا و بە تایبەتی لە سەردەمی مۆدێرن یان لە پەروەردەی مۆدێرندا یان لە پەروەردەی نوێدا ئاسی لێ بکەم. یەک لەو خاڵانە مامۆستا دەبێ باوەڕی بێ ناکرێ مامۆستایەتی بکەی بەڵام بێ مرۆڤ نەگۆڕە بۆ زۆر ئەستەمە. من خۆم لە قوتابخانەیەک مامۆستا بووم باوکم لەوێ بەردەست بوو زۆر جارانی دەناسی دەچوینە ماڵەوە یان بێ کە دەوەستان دەیوت ئەوە کوڕی فلان کەسە من باب و باپیرشی دەزانم بە حیاتی ئەوە ناگۆڕێ پێویست ناکە خۆت بۆ ماندووکەی ئەم دەشێ بابم وا بیرکاتەوە ئەزمموی وی وا دەڵێ بەڵام منطق نییە کە مامۆستا بم وا بیرکەمەوە خەریکی پێگەیاندن و پەروەردەکردنی قوتابیەک بم بەڵام پێم وابێ ئەم گۆڕە. تەنانەت لە پیشەی ئێستامانە من لە تازیەکان بە قوتابی گەلێک دەڵێم هەیە چەند قەتڵی کردووە چەند کارەساتی قێزەونی کردووە
ئەگەر پێم وابێ ئێستا پێم وابێ کە ئەم کەسە قابلیەتی گوڵانی نییە من نابێ مامۆستایەتی بکەم دەبێت ڕازگۆ بم لەگەڵ پیشەکەی خۆم بەڵام من پێم وایە مرۆڤ لەژێر کاریگەری ژینگە و دەوروبەر و کۆمەڵێشتی ترا ئەگەر هەوڵی لەگەڵ بدرێ قابلیەتی گۆڕانی هەر ئەمەشەمان بەبوونی مامۆستا دەدا وا لە مامۆستا دەکا کە هەوڵ بدا بە بەرداوامی بە دوای ڕێگا تازەکانە بگەڕێ بۆ ئەوەی گۆڕانکاری لەم کەسە دروستکەوە ژینگەی گۆڕانکاری بۆ بسەلمێنێ. خاڵێکی تر لەوەی کە مامۆستا پێویستە لە پەروەردەی نوێدا باوەڕی پێی هەبێ باوەڕبوونە بە وشەی چاک ئەوەی کە دەشتێت باز لە بیری چاک و وتەی چاک و داری چاک دەکا ئەوەی لە ئیسلامەتی و لە قورئانە کەلیمەی طەیب دەکا کە شەجەرەتین طەیبە ناشێ من مامۆستا بم کە یەکێک لە کاریگەرترین بابەتەکانی دەستم بریتە لە گەیاندنی پەیام بریتە لە وشە بەڵام وشە کاریگەریە دەی هەر ئەمە لێرە بەتاڵکردنەوەی بابەتەکەی خۆمە بەڵام ئەوە منم پێویستە لەسرم بە دوای کۆکردنەوەی وشەی زۆر باش و پەروەردەی و ئەرێنی دابم بۆ ئەوی بتوانم مرۆڤی پێ دروستکەم و باوەڕم بەوە هەبێ ئەمڕۆ لە یەکێک لە قۆناغەکانی خوێندن کاتێک وشەیەکی باش بەجێ دێڵم کاتێک ژینگەیەک دەرەخسێنم بۆ لەدایکبوونی وشەیەکی باش نەبێ سبەینێ ئەم وشەیە کاریگەری دروست دەکا و کاردانەوی دەوێت بە شێوەیەکی باش ئەمەنی کەم قەناعەتێک بێ لە لای مامۆستا لە ئێستایە بۆ ئەوەی کە بتوانێت لەسەر پیشەکەی خۆی بەردەوام بێ ئێمە باز لەو مەترسیانە ناکەین ڕاستی کە لە سەدەی 21 باز لە بێکارکردنی مامۆستا یان لە بەدیلی مامۆستاگەرچی یەک تۆست دروستکایی بۆ مامۆستا هەیە دەڵێن ڕاستە لەوانەیە کۆمپیوتەرێک لە سیستەمی با بڵێن هاتوچۆی شارێکی وەکو ڕادیۆمان بۆ ڕێک زۆر باشتر لەو با بڵێن برا مرۆرانی کە لەسەر جادەن ئەو دەتوانێت هەموو شتەکانی خۆی بە مەزبوطی بکە بەڵام تا ئێستا نەو قەناعەتەی کە ڕۆبۆتێک بتوانێت ڕۆڵ مامۆستایەکی باش لە مامۆستایەک باشتر ببینێ کە خاوەنی ڕۆحێکی تایبەت بەخۆیەتی بۆیە ئەمانە پێداویستی سەرەتایی مامۆستان لە پەروەردەی نوێدا کە دەبێت ئەم قەناعەتانەی هەبێ ئەگەر ئەم بڕوایانەی نەبوو ئەم جیهان بینیانەی نەبوو و بەم شێوە هزریەی لەلا لەوانەیە کاریگەری ئەرێنی نەبێت لەسەر پرۆسەکە خاڵێکی تر ئێمەی مامۆستا لەم و دەبێت قەناعەتی زۆر باشمان بۆ هەبێت کە ژینگە کاریگەری هەیە هەموو چیرۆکەکان و ڕۆمانەکانیش ئەومان پێ دەڵێن کە مرۆڤ کەوتە ناو ژینگەیەکەوە ژینگەکە وەکو پێویست پاک نەبوو ژینگەیەکی سازگار نەبوو ئەوە بێگومان دەبێتە هۆکاری ئەوەی کاریگەری نەرێنی لەسەر مامەڵەی کەسەکە دروست بکە بۆیە ئێمە قەناعەتمان بۆ هەیە ئەم قەناعەتە وامان لێ دەکا ئێمە لە ناو پرۆسەی خوێندنە لە قوتابخانە قوتابیەک لە کەسێکی با بڵێن کە ترسناک بێ یا ئەوەتەوا بڵێن هەڵەکارەوە بێ بە کەسێکی قوربانی ببینین هەر ئەم گۆڕینی ڕوئیایە زۆر یارمەتی دەردەبێت بۆ ئەوەی بە شێوازێکی دروستتر مامەڵەی لەگەڵ بکەین خاڵێکی تر لەوەی کە مامۆستا لە پەروەردەی نوێدا دەبێت لە چوارچێوەی هزر و بیرکردنەوەی دابێ ئەویش ئەوەیە کە گۆڕانکاری تا کاریگەری زۆر باشی هەیە بەداخەوە بەشێک لە مامۆستایان پێیان وایە ئەگەر تعامل لەگەڵ ژمارەیەکەن ئەگەر زۆرترین ژمارە ئامادە نەبێ ئەگەر زۆرترین ژمارەی قوتابی گوێبیستی نەبێ یعنی کارێکی باشی نەکردووە مامۆستا زۆر قەناعەتی بەوەیە گۆڕانکاری لە تاکەوە دەست پێ دەکات ئەگەر سەیری کاری پێغەمبەران بکەین سەلامی خۆیان لەسەر بێ لە تاکەوە دەستیان پێ کردو زۆربەی هەرە زۆریان بەدەگمەن وایە دوو کەس بوو بن بە تاک دەستی پێ کردو ئەماش پرۆسەیەکە مامۆستا دەبێ ئەو قەناعەتی هەبێ کاتێک ئەتو دەتوانی پێیان بگەێنی وە کەسێک ئامادە بکەی بۆ ژیان بەو مەفهومەی کە لە پەروەردەی پێشوشا هەبووە و کۆمەڵێک کاریگەری بەجێبێری لەسەر دەرونی ئەم قوتابیە پێویستی بەوەیە کە قەناعەتی بەوە هەبێت تاکێک زۆرە و لە داهاتوە دەکرێت گۆڕانکاری زۆر گەورە دروستکە لە پەروەردەی کلاسیکدا ئەوەی کە ئێمە بخۆمان تێیدا گەورە بووین ئەوە بوو کە کاتێک دەبووینە مامۆستا ئێمە ئەرچی مامۆستایەتیمان لەسەر شان بوو بەڵام بیرمان لەوە نەدەکردەوە دەبێ ئێمە بە هاوشان پرۆسەی فێربوونی بەردەوام هەبێ لە لامان و ئێمە بەردەوام خوێنکار بین لە یەک کاتە هەم خوێنکار بین و هەم مامۆستاش بین پێمان وا بوو ئەوەندە کافیە ئەگەر 2 ساڵ لە پەیمانگا یان 4 ساڵ لە زانکۆ تەواومان کرد ئیتر ئەمە تا ئەو یەکێک بوو لە تایبەتمەندیەکانی سەدەی با بڵێن پیشەسازی کە کورسی و مێزێکمان بۆ حازر کرابوو لە دوای ئەم وەکو وەرگرتنی مۆڵەتی شۆفێری لە دوای ئەوەندە ساڵە بۆمان هەبوو بڕۆینە دوای کورسی و مێزەکە و لەوێ بە شێوەیەک لە شێوەکان تەعامل بکەین بەڵام ئێستا ئەوە نەما بۆیە لە پەروەردەی نوێدا
دەبێ باوەڕمان بۆ بێ بە بەردەوامی ئێمە پێویستمان بە ڕاهێنان هەیە پێویستمان بە خوێندنەوە هەیە پێویستمان بە دوواداچوون هەیە بۆ ئەوەی بتوانین مامۆستا بین بە بەردەوامی. بەڕێزان پێم وایە مێژوو بەدەگمەن حاڵەتی وای بەخۆوە بینی بێ سەرچاوی زانیاری ئەم زانیارە نوێیانەیە کە ئێستا هەن باشە منداڵەکانمان لەم مێژووە نێزیکترن تا ئێمە دوورترین نەبووە لە ڕابردووە هەمیشە مامۆستایەکان لەبەر ئەوی لە تەمەن و لە زەمەنە لە پێش قوتابیەکان بوون هەمیشە قودوە بوون پێشەنگ بوون چاولێکراو بوون ئەوان سەرچاوی زانست بوون بەڵام کاکتۆر فەرمووی ئێمە ئێستا ئەگەر ئێستا کێشەیەکمان بۆ دروست بێ دەبێ گەنجێک قوتابێکی خۆمان هاوکارمان بێ بۆ ئەوەی کێشە تەکنیکەکەمان بۆ چارەسەرکە لەبەر ئەوە شێوازی خوێندن لە ئێستاە دەبێت ئەم ڕاستی قبولکەین گۆڕاوە ئەم لە سەدەی ڕابردووە بابەت کۆکردنەوەی زانیاری بوو ئەم بابەتەش دەگەڕێتەوە بۆ بیرکردنەوەی سەردەمی یۆنانیەکان کە پێیان وابوو کۆکردنەوەی زانیاری جۆرێک لە فەزیلەت دەبێت و دوایی ئەمە یەکە لە پێداویستەکانی مرۆڤ چۆن ئەمە لە ڕنگڕێژی عقلی ئێمەی کرد وە ماوەتەوە لە بیر و فکرمانە وەکو ئەو مارەی لەسەر سەیدەلیەکان هەیە ئێستاش ئەمە دەگەڕێتەوە بۆ بابەتی داستانی گلگامێش پێم وایە ئەمە تا ئێستا لەسەر سەیدەلیەکانی ئێمە هەیە وەکو ڕەمز ماوەتەوە ڕەمزی نەمری ئەم جۆرە لە بیرکردنەوەش ماوەتەوە لە لای ئێمە لە ناو پەروەردەیە کە پێمان وایە دەبێ خەریکی کەڵەکەکردنی زانیاری بین لە کاتێکە ئێستا سەرچاوی وەرگرتنی زانیاری بۆ منداڵەکان بۆ قوتابیەکانمان ئاسانترە دەبێ قوتابخانە ڕۆلی خۆی بجێڕێ لەوەی کە مامۆستاش ڕۆلی خۆی بجێڕێ لەوەی کە بەخشەری زانیاری بێ وەڵاهی ئێستا وەرگرتنی زانیاری لە غەیری مامۆستا زۆر خۆشتر و ئاسانتر و بەچێشترە لانی کەم کەس منەتت لەسەر ناکە ئەمەتە لە ناو دەستدایە بڕۆ خۆت سەیری کە مامۆستاش 2000 هەر دەبێ بگەڕێتەوە لەوێ ئەو تاکید کاتەوە بۆی ئەگەر ئێمە خۆمان نەگۆڕین و بە زۆرێک لە جۆرەکان کاریگەری هزری لەسەرمان نەبێ بەوەی کە ئەم سەدە نوێ پێویستی بە پێداویستی نوێ هەیە لەوانەیە بەجێ بمێنێن بەڕاستی خاڵێکی تر لە بابەتی پێویستی مامۆستاکار زۆرم ماوە دووخلک پێویستی مامۆستا لەم سەدەیە بریتە لە بابەتی بەرپرسیارەتی گەیاندن ئێمە هەمومان بەرپرسیارین لەوەی کە هەمانە و ئەم بەرپرسیارەتیەش هەر کەس بەپێی بیرکردنەوەی خۆی کاتێک ئێمە پیشەیەکمان پێدەست پێدرێ بەرپرسیانی لەوەی کە بە باشترین شێوە جێبەجێکەین و مەرجیش نییە ئێمە لە خەڵک وەرگین یان لە سەری خۆمان ئەوەی کە تازە زەم کرا بە سەری خۆمان بەڵێ سەری خۆمان مەرج نییە سەرچاوە بن چیتر بۆ ئەوی ئێمە شت وەربگرین تا ئەمە بڵێنەوە نا ئەوە پێویستە کە هەیە و تەنانەت ئێستا باز لە پەروەردەی گشتگیر دەکرێت کە یەکێک لە زیانەکان یەکێک لە بابەتە نەرێنیەکان بۆ پەروەردە ئەوەیە کە دایمەن گشتاندن دەکات لە کاتێکە بارودۆخی کۆمەڵایەتی و شێوازی ژیان لە دەڤەری ڕاپەڕین جیاوازە لە دەڤەرێکی تر خۆ پێویستە پەروەردە ڕەچاوی تایبەتمەندیەکانی ئەم دەڤەرە بکات نەک دائیمەن مەبەستی ئەوە بێت لە هەموو ئەو شوێنەی کە حکمی سیاسی تێدا دەبێ یەک ڕنگڕێژی یەک سیاست بکریان یەک شێوازی فێرکردن بکرێ ناکرێ مامۆستا لەم سەردەمەیە باوەڕی بە توندوتیژی جەستەیی و دەرونی هەبێ ناکرێ ئەم بابەتە وەکو بابەتی دینداریە بە تۆبزی ناکرێ دەبێ هەم مامۆستا ئاسوودە بێ هەم فێرخواز ئاسوودە بێ بەیەکەوە هەمووان ئاسوودە بین بۆەوەی بتوانین سوود لە یەکتر وەربگرین نەک مامۆستا تا ئێستا ئاخ بۆ ئەوڵ بچێشێ بڵێ بەداخەوە بگەڕێنەوە بۆ سەردەمی جاران چۆن لە دەستمان چوو کە مامۆستا بەم کۆڵانەیە دەڕۆی قوتابێک بە کۆڵانەکەی تر ڕای دەکرد پێم وایە ئەمە ئەگەر کەسێک ئاوا بیر بکاتەوە لەم سەدەیە ناتوانێت بەڕاستی لە بواری پەروەردەیە خزمەت بکات و کۆمەڵێک شتی ترە بەس بەڕاستی دەمێت پابند بن بە کاتەکەوە بۆیە لە کۆتاییە من سوپاسی ئامادەبوونتانەکەم و سوپاسی ئەوەی کە بۆ ئەو چەند خولەکە گوێتان لێگرتین و بە هیوام توانی بێتم پەیامەکەم بگەێنم پەروەردە دوجار ئێمە هەر خستنە ڕووی کێشەکان نەبێ ناومێد نین تروسکاییەک لە هیوا هەیە و ئەگەر مامۆستایان بتوانن بە پێی توانا و ئیمکانێتی خۆیان بگونجێنن لەگەڵ دەستەبەری پێداویستەکانی ئەم سەردەمەیە بێگومان بەرهەمیان دەبێ و دوجار ئێمە دەتوانین ڕەسەناتی خۆمان بپارێزین و بە شێوازێک پەروەردە بکەین کە خوا و خەڵکیش لێمان ڕازی بێ دەست خۆش مامۆستا زۆر سپاس سمینارێکی ڕێکپێک و ناوازە دەستەکانت خۆش بێ بەڕێزان ئێستا ڕێستێک وەردەگرین بەزێک پرسیارتان لێ دەکەم پێش ڕێستەکەی بۆی بیری لێ بکەینەوە کە کۆی پانێڵەکەمان لەو چوارچێوەیدایە ئێمە چی فێری منداڵەکانمان بکەین هەر بەڕاستی ئەوە پرسیارێکی گەردوونیە و پەروەردە ئێستا گیری خوار و بەدەست ئەو پرسیارەوە ئەو پرسیارێکە
دوو ئێمە بە تایبەتی لە وڵاتی ئێمە بۆ ناتوانین وەڵامی ئەو پرسیارەی نەوجەوانێک بدەینەوە کە دەڵێ بۆ بێنم هیچمان وەڵاممان پێ نییە دەی ئەوەی شاهادە بە ڕۆژی هەر دەبێت دەی ئەوە قسانە دەکەین بەس ئەوەی وی پرسیارێکی جەوهەریە ئەوەی ئێمە وەڵامێکی تێپەڕ و تقریبی کاڵە ئەمەش پەیوەندی بەو ڕەوتە خێرایی دنیاوە هەیە کە بەڕاستی پەروەردە دەبێت دام بۆی دابنێ لە ئاستی گۆڕانکارەکانی دنیادا نییە بۆیە جارش کە پێویستی بەخۆ ئەبدەتکردنەوەی پرسیارەکە چی فێرە منداڵەکانمان بکەین بۆچی وەڵامی گەنجەکانمان لا نییە دەستان خۆش بێ تا ڕێستێک وەردەگرین دوای ئەوە دەینەوە مامۆستادانە فەرموون بۆ سیمینارەکەتان 25 خولەکتان بەردەستەیەوەش بەڕێزان سڵاوتان لێ بێ سپاس کە کاتی خۆتاندا بەم دیدارە گرنگ ێزانم بە قوڵی دەستخۆشی لە دامەزراوەی فام و سافە بەڕێزە بکەم کە زۆر ماندوونە ناسانە کاریان کرد سپاسی تایبەتی مامۆستا و کاری عەزیز بەڕێزانەمە کارێکی زانکۆکانە دەبواە زانکۆکان بەم ڕۆڵە هەستانایە بەڵام بەداخەوە زانکۆکانی ئێمە لە ئێستا سەرقاڵی شتی دیکەن بەرحاڵەوە ڕخنەیەکە کە هەمیشە ئێمە لە زانکۆکانی دەگرین کە کاری زانکۆ ئەم شێوازانەیە بەرزان بەو باسی من لە خزمەتانە عەرزیەکەم وەک مامۆستا و کار ئاماژەی پێدا ئەریشە واستنگەکانی پەروەردە لە ئاسانەی سەردەمێکی نوێدا بۆی هەڵەت یەگەیشتنێک دروست نەبێ لە سەرەتاوە من باس لەوەکەم ڕخنەکردنی خۆر ئاوا یاخود پەروەردەی هاوچەرخ بۆی بە هەڵەت تێنەگەین ڕەنگە دیدێکی ڕەشبینانەم هەبێ من بۆ پەروەردەی نوێ بۆ پەروەردەی هاوچەرخ بەڵام بەو مانایەنە کە بە کولی هەمووی ڕەتەکەینەوە چونکە هێشتا زەمینەیەک هەیە بۆ گفتوگۆکردن لە خۆراوە هێشتا ڕخنەی جدی هەیە لەو کایە لە خۆراوە نووزەیەک ماوە بەڵام بەڕێزان بۆی لە هەڵە تێگەشتێک دروست نەبێ کەسێک پێمان نەڵێ هێشتا خۆر ئاوا نەقدی جدی هەیە و پەروەردە لەوێ تا شوێنێک مەکانی خۆی پاراستووانە بە دڵنیاییەوە ئەو کاوانتە ئەرگۆمنتە بوونی هەیە هەمووتان نەتوانێنەوە بڵێن بەڵام من باسی پەروەردەکەم لە جەوهەری خۆیە پەروەردە جان باشە ئەمە باش بێڕەنە پەروەردە وەک ئەوەی کە هەیە بەڕێزان ڕیشەکانی پەروەردەوان لە کلاسیکە ئێمە بە بەردەوامی کە باس لە کلاسیکەکەین دیدێکی نەرێنیمان هەیە بۆ کلاسیک پێمان وایە کە کلاسیک پەروەردەی کلاسیکی پەروەردەیەکی خراپە هەتا ئێستا مەدێک دروست بۆ لە کوردستانە بە تایبەتی چەپەکان ڕێکخراوشتی لەو بابەتەشیان هەیە بە ناوی پەروەردەی کۆنەباوە وەک بڵێ پەروەردەی سەردەم پەروەردەی نوێ ئەو پەروەردەیە کە ئێمە بێت چاوی لێ ببڕین ڕێک بە پێچوانەوە بەڕێزانە ئەو پەروەردەی کە پێویستە ئێمە چاوی لێ ببڕین وەک ڕۆڵ مۆدێل سەیریکەین پەروەردەی کلاسیکیە کە بە دیاریکراویش مەبەستم یۆنانی دێرینە یۆنانی ئەمڕۆنا باشە ترادیسیۆنێک کە هەیە لە ناو مێژووی بەشەریە کە ئێمە پێویستە هەمیشە بۆی بگەڕینەوە چاوی لێ ببڕین یۆنانی دێرینە ڕیشەکانی پەروەردە بە قوڵیوان لە ناو یۆنانە چەمکی پایدیا واتە فەلسفەی پەروەردە یاخود پیداگۆجی یا هەر ناوێکی دیکە هەموو ڕیشانە لە یۆنانەوە هاتوون بەڕێزان و هەمومان قەرزاری یۆنانین بەبێ یۆنان مەحاڵە تێگەشتن لە پەروەردە مامۆستا هەمزەی بەڕێز ئاماژەیەکی دا بۆی کە پەروەردە لە یۆنانە بەس زانیاریە ڕێک بە پێچوانەوە پەروەردە لە یۆنانە ئینتاجکردنی مەعریفەیە نەک زانیاری پەروەردەی سەردەم سەرقاڵی پێدانی معلومات و زانیاریە بۆ فێرخواز و بردومانێکا بە کۆمەڵە زانیاری مفرەدەی سووا و بێکەڵک کە لە دوجارە هیچی لێ دەرناچێت زانیاری تا و شوێنە گرنگە بەڕێزان کە لە خزمەتی معریفا بێ کە ئینتاجی معریفەی پێ بکە زانی چووە دەرەوەی ئەوە ئیتر جگە لە میمۆریەک جگە لە بابەتێکی دیجیتاڵی هیچی دیکە نییە تۆ توانی لە نێو سیستمی دیجیتاڵی ئاسا دەست بە هەموو زانیارەکانی بەشێت بگا بەبێەوەی دێڕێک بخوێنیتەوە بەبێ خۆت ماندووکەی بەبێەوەی بە سێرچ بکەی بگەڕیت بەڵام لە کلاسیکە پەروەردەکردنی عەقلیە پەروەردەکردنی ڕۆحیە جەختەکە لە سەرەمەیە کە چۆن کارکتەر پەروەرداکەی ئێمە ئێستا بە شەریعەت ئەمڕۆ بەڕێزان جیرۆدە و ئالوودە بۆ بەدەزەوەی کە ناتوانێت کارکتەر دروستکە سەردەمی نوێ سەردەمێکی ترسناکە بەڕێزان سەردەمی کەوتنی بەها و قیەمەکانە سەردەمی مەسخبوونی بەشەرە یعنی ئەمە زۆر زۆر ترسناکە ئەمە ڕستە سەرەتانەیە کە پێویستە ئێمە هەمومان دەرکی بکەین بەڕاستی مرۆڤ لەم سەردەما ژیانکردن بە دەرەجەیەک ئاڵۆز و سەخت بووە کە ئەستەمە بتوانین جانی سەلامەت دەرکەین تایە باشە سەردەمی فاسدبوونی کایەکانە سەردەمی
دابەزینی ستانداردەکانە هێڵبەژێرن گوزارەیە بێنن بەڕێزان ئەو ستانداردانەی کە هەن لە سەردەمینوە سەر لە بەریان دابەزیون و بە بازاڕی بوون بە خودی پەروەردەشەوە کە پەروەردە ئەتوانێت ئەم وەزیفەیە ببینێ نەیەڵێ ستانداردەکان بۆ نمونە هونەر ئەدەب مۆسیقا کولتور باشە هەمووی بە بازاڕی بۆ ئێمە لە ڕابردووە هەر زۆر دوور نەڕۆی ئێمەی کورد جۆمان لە سەید عەلی ئەزغەری کوردستانی و عەلی مەردان و باشە ئەم ئوستازە گەورانە کرد بەڵام ئێستا ئەم جیلە گوێ لە بەندبێژ و لۆتی و حرمەتن بۆ جەنابتان خەڵک یعنی مۆسیقا زۆر بە بازاڕی بۆ بەڕێزان لە کلاسیکە یەکێ لەو خوانانەی کە خوێنران لە ئەکادیمیایە مۆسیقا بوو مۆسیقا شیلەرەڵێ پەروەردە بریتە لە ڕوانینی ئێستاتیکانە بۆ ژیان ڕوانینی ئێستاتیکانەیە جوانناسی بەرەساسی پەروەردەکردنی ڕۆحە مۆسیقا زەوق و سەلیقە پەروەرداکە ڕۆحی ئینسان پەروەرداکە ئێمە گوێ لە چ جۆرە مۆسیقایەکە گرین من هەر بۆ خۆم کەسێکە گوێ لە مۆسیقای بگرێ یەکسەر هەموو مێژووی ژیان و عەقڵێتی و پەروەردەکەی ئەزانم یعنی ئەزانم کە سەر بە کام تایب لە پەروەردەیە ئەوە ئەزانم بلانی کەم کە پەروەردە نەبووە بەڕاستی بەڕێزان وەزیفەی ئەوەی مامۆسایان و هەمومان بێ ئەنداز قورسە وەزیفەیەکە کە پێویستە حورمەت و بەها بژێڕینەوە بۆ پەروەردە بۆی کارێک بکەین کە لانی کەم بەرپرسیارەتی ئەخلاقیمان لە ئەستوایە بە وجدانێکی یاسوودەوە بگەڕینەوە ئەمانەتێکمان لە ئەستوایە ئەمانەتە وەکو خۆی پێویستە بیگەێنین گرنگە دەرکی ئەمە بکەین بەڕێزان پەروەردە لە کلاسیکە من بەراوردێکەکەم لە نێوان کلاسیک و مۆدێرنە ئامانجی پەروەردە چی بۆ لە کلاسیکە وە لە مۆدێرنە بەکوێ گەیشتووە تووشی سەر و لێژبوونەوە و ئینحیتات بۆ پەروەردە بە دەرەجەیەکی ترسناک کە مرۆڤبوونی هەمومانی خسوەتە ژێر پرسیارەوە بەڕاستی و هەموو ئەو تەرکیزانەی ئەمڕۆ لە جیهانی نوێیە بەڕێزان بۆ پەروەردە یا دەربارەی پەروەردە هەیە هەمووی هیچ نییە جگە لە کۆمەڵێ بابەتی تەکنیکی و میکانیکی کە هیچ سوودێ ناگەێنن یعنی مامۆسایانی بەڕێز ئاماژیان پێکرد ئەم بابەتی من دژی پوچەڵکردنەوەی ڕێی مامۆسایانی بەڕێز نییە بەڕێزان کە زواوەری نەگرێ بەڵام ئەمێ فاکتێکی حقیقەتێکەیە کە لە کلاسیکە ئێمە چاوی لێ ببڕین و گرنگی شە بۆی بگەڕێنەوە چونکە بەڕاستی لە دەرەوەی ئەوە شتێک بە ناوی پەروەردەوە نییە ئەتوانم بڵم مەحاڵە یعنی هەر کەسێک محاولەیەکی وای کرد بێ فەشلی هێناوە پەروەردەی هاوچەرخ شکستی ئەو محاولەیە کە ئێمە ئێستا باسیەکەین بۆیە پەروەردەی کلاسیک وەک ڕۆڵ مۆدێل من سەیرێکم باشترە پەروەردەی هاوچەرخ چاوی لێ بڕە بۆی بگەڕێتەوە گەرنا مرۆڤی بە دەرەجەیەک مەسەخ کردووە هەموو شکستانەی بینین لە دنیای معاسرا بەڕێزان هیچ نین جگە لە شکستی پەروەردە تا پەروەردە فاسد نەبێ ژیان فاسد نابێ دڵنیابن لەوە ئەمە فاکتە باشە واتوانین ئەمە بسلمێنین دنیای معاسر دنیایەکە لێوان لێوە لە فەساد لێوان لێوە لە تەفەسوخ و داڕزین و انحیتات بەر ئەساسی شکستی پەروەردەیە لە جیهانە هیچی تر نقطە پەروەردەی کلاسیک چاوی لەوە بڕیوە کە چۆن مرۆڤ دروستەکە ئیمانوێل کانت فەیلسوفی ئەڵمانی ئەڵێ ئامانجی پەروەردە گەیشتنە بە کەماڵی مرۆڤ بوون ینی بەهایەکی گەورەیە کە ئینسان بتوانێت مرۆڤ بێ بەڕێزان هەندێک دید و تەسەوڕ و دیدگە هەن کە پێیان وایە لەوانە جان ژاک ڕۆسۆ پێی وایە کە مرۆڤ هاتە دنیاوە پێویستی بەوە نییە بە فلتەری پەروەردە بڕوا بۆ خۆی سروشت پەروەردەیەکە ئەمە نەزەڕەیەکی شکست خواردووە بەڕاستی ئەزمموی بەشەری پێیوتین شتیوانی بە تایبەتی لە سەدەی 20 تیۆریەکانی هۆبس زۆرتر ڕاست دەرچوون جەنگی هەمووان دژ بە هەمووان مرۆڤ گورگی مرۆڤە چوزانم مرۆڤ کائینێکە بەڕێزان بە سروشتی خۆی کائینێکە حەزی لە بەربەری بوونە حەزی لە دێوانەی بوونە حەزی لە تەنزیمکردن و دیسپلینکردن و پەروەردەکردن و ئەمانە نییە بۆیە جەنگی گەورەی هەڵگیرسان تراژیدیای گەورەی هەڵگیرسان بەڕێزان جنگە گەورەکانی بەشەری بەتایبەتی لە سەدەی 20 هیچی جگە لە شکستی پەروەردە ئەو ئایدۆلۆژیاتر سناکانەی پەروەردە دش بە ئایدۆلۆژیا بەڕێزان ئەزانی هەر کەسێک خاوەنی ئایدۆلۆژیایەکی دیاریکراو بوو ئەبێ یەکەم شت باش بزانێت دەرکی وە بکە کە پەروەردە نەبووە چونکە پەروەردە کاینێ دروست ناکە لە پێناوی شتێک مقدس کات و لێبڕ وەکو فاشیزم وەکو نازیزم وەکو کۆمۆنیزم کە بە سەدان ملیۆن بەشەریان لەناو برد ئەمانە شکستی پەروەردە بوون بەڕێزان ئەمانە دروست نەکردنی کارکتەری فازیل و کارکتەری خاوەن ئەخلاق و خاوەن بەها بوو وای کرد یەکێک لەوانەی کە بە معجیزە لە هۆڵۆکۆست ڕزگارێ بێ یەکێک لەو جوولەکانە دوای ڕزگاربوونی دەڵێ ئێمەی مرۆڤایەتی شکستمان هێنا لە دروستکردنی مرۆڤە توانیمان زانا و دکتۆر و پسپۆڕی گەورە و جیاواز دروستکەین بەڵام
هۆڵۆکۆست پێیوتین کە چ شکستێکی گەورەمان هێناوە باشە بەشەرە و دڕندەیە ڕاستیەکەی ئەمەیە بەڕێزان ئێمە بێ ئەم فاکتە وەکو خۆی وەرگین مرۆڤ کائینێکە ئەگەر پەروەردە نەبێ هەموو تاکێک ئەگەری بوون بە دڕندەی تایە بوون بە وەحشی تایە سەردەمی وەحشیگەری بە درێژایی تاریخ هەمووانە دروستیان کردو کە کارکتەری پەروەردە نەبوو بوون لە سەرەتا گرنگی ئێمە لە خۆمان پرسین پەروەردە بۆچی و بۆ گرنگی ئێمە پەروەردە ببین بەڕێزان ئەگەر طبعا ترادیسیۆنە زیندوەکانی بەشەری بە درێژایی تاریخیان سەرقاڵی وەڵامدانەوەیان پرسیارە بوون ئێمە توانین بڵین ئەگەر وەڵامێکی سادە بۆ ئەوەی توانای ژیانکردنمان هەبێ چونکە بەدەر لە پەروەردە ژیانکردن مەحاڵە بەڕێزانم ژیانکردن لە دۆخی بربەری و وەحشیگەریە مەحاڵە و وەزیفەی پەروەردەش بریتە لە گواستنەوەی مرۆڤ لە قۆناغێک بۆ قۆناغێکی دیکە گواستنەوەی مرۆڤ لە بربەری بوون و وەحشیگەریەوە بۆ مەدەنی بوون و بۆ عەقڵانی بوون و بۆ مرۆڤ بوون ئێستا ژیانی مرۆڤایەتی لە خەتەرایە لەبەرەوەی کە پەروەردە پاشەکشەی کردووە پەروەردەی معاصر چاوی لە کۆمەڵێک بابەتی تەکنیکی بڕیوە کە تا ئەم چرکە ساتە پێی وایە ئەمە زۆر ترسناکە بەڕێزان کاریگەری لەسەر زیهنێتی هەمومان دروست کردو هەرمومان پێمان وایە ئێمە بێ بتوانین لە ڕێی شێوازی وانەوتنەوە دیداکتیک بتوانین وانەیەکی باش بڵێنەوە بۆی کارکتەرێکی باش پەروەردەکەین وانییە بەڕێزان نەزانی دیداکتیک بەشێکە لە پرۆسەکە نەک کۆی پرۆسەکە بێت نەک ئێستا هەندێک بەڕێز لە غەرە پاتوونەتەوە سەرقاڵیەوەن کە ئەمە بێنە ناو پرۆسەکانی پەروەردە و خوێندنەوە لای ئێمە وەک ئەگەر بڵێ توانیمان ئێمە شێوازی وانەوتنەوەکانمان بە دەقیقی ڕێکخەین زۆر تەکنیکیانە وانە بڵێنەوە ئتر هەموو کێشە پەروەردەکانمان هەڵ کرد بێ بە هیچ جۆرێکەمەوانێ بەڕێزان تا ستراکچەری پەروەردە نەگۆڕین تا دەرکی ئەمە نەکەین زۆر بەداخەوەڵم تا ئەم چرکە ساتە لە کوردستانە ئێمە نەمانتوانیوە کەسانێک بینینە ناو ئەم کایەوە ناو ئەم سلکەوە کە ڕوئیان هەبێ پەروەردەی معاصر پەروەردەی هاوچەرخ ڤیژن ڕوئیای نییە بەڕێزان ئەمە ڕستە سەرەتانەکەیە پەروەردەیەک ڕوئیای نەبێ بۆی کە چی دروستەکە کە کام تایپ لە کارکتەر دروستەکە شکستی هێناوە تەواو هەر کەسێک لە ژیانە ڕوئیایەکت نەبێ بۆی کە چیەکەی لە دوجارە هیچ ناکێ زانی یعنی تایپێک لە مرۆڤی هەزیلی دروست کردو کە چاوی لە ڕەزیلەتەکان بڕیوە لە بریەوەی چاو لە فەزیلەتەکان ببڕێ ئەمە قەیران و ئاستەنجێکی گەورەیە کە پەروەردە بەڕاستی بەدەستیەوە ناڵێنە لە دیدی ئەفلاطونە بەڕێزان پەروەردە مەشقبینینە گەشتێکی معریفیە مەشقبینینی عەقلیە میتافۆری ئەشکەوت لای ئەفلاطون بریتە لەوەی کە فەیلسوف دێتە دەرەوە بەر ڕووناکیەکەوێ بەر حەقیقەتەکەوێ لە دوجارە ئەمە گوێزێتەوە بۆ ناوەشکەوتەکە ئەم میتافۆڕە هەزاران وتار و تێکستی لەسەر نووسراوە لە بەرەوەی بابەتێکە بێ ئەنداز قوڵە بێ ئەنداز ڕوانگە و ڕووگەی معریفی ئێمە گۆڕێ لەبەرەوە پێویستمان بەو گەشتەیە هەر کەسێک بەم گەشتە هەڵنەسێ بەم مەشقبینینە پرۆسەی مەشقبینین پرۆسەیەکی عەقلیە پێویستمان بەوەیە کە لە ڕووی عەقلی ئێمە گەشتە بکەین هیچی تر بەڕێزان پەروەردە بێ بجێڕینەوە بۆ ئەوێ بۆ ئەوی بتوانین لە دوجارە بە ئامانجەکانی دیکەمان بگەین ئەفلاطون ڕای وایە کە پەروەردە مەشقبینینی عەقلی و ڕۆحیە هەردووکیان بێکەوە هەم عەقلی هەم ڕۆحی بۆ بەدەستێنانی معریفە و ئەفلاطون پێی وایە کە پەروەردە وەرچەرخانی ڕۆحە ڕۆ بابەتەکان ڕۆشتەکان بۆ دەرەکردنی حەقیقەتی شتەکان تاوەکو ئێمە نەتوانین ئەو وەرچەرخانە ڕۆحێ لە نێو خۆمانە ڕوو بدەین ناتوانین بڵین پەروەردە بووین پێویستمان بۆیە کە بەم وەرچەرخانە هەستین لە دیدی ئەرستۆ بەڕێزان پەروەردە بریتە لە بیرکردنەوەی دروست و عەقلانیانە ڕوانین بۆ ژیان ئەمە کایە کە ئەرستۆ زۆر ئیشی لەسەر کردووە ڕوانینی دروست بۆ ژیان چییە ئێمە سیخناخ بووین بە بردومان کراوین بە کۆمەڵی ئایدیایی بێکەڵک کە پێمان وایە ژیانەمەیە زانی ئەمڕۆ لە دنیای هاوچەرخە ئەمە لە ڕێگا گفتوگۆمان لەگە دکتۆر کرد لەسەرم بابەتە میدیاکانی جیهان باشە یعنی لایف ستایلی ئەمە دیاریەکەن شێوازی بیرکردنەوەمان دیاریەکەن دەستیان بۆ کۆمەڵە شت بردووە کە لە کاتێکا ئیشی ئەوان نییە مرۆڤی معاصر مرۆڤێکی لە کارکەوتووە لە ڕووی عەقلیەوە بەڕێزان باشە بردومان تەکا بۆشی ئایدیات بردومان تەکا بە کۆمەڵێک ئایدیا و هیچی تر لەبەرەوە تۆ خۆت نیت خۆت لە دەستەوە لە دیدی ئایدگەرە مرۆڤی ڕەسەنە و مرۆڤەیە لە دازاینی مەزنە باس لەواکە کە خودی خۆیەتی تۆ تا نتوانی ئەوەی کە ئەتەوێت لە نێو خودی خۆتەوە ئیستنباتی بکەی هەڵی بێنجی
کەشفی بکەی هیچت نەکردووە ئەوانی دیکە لە بری ئێمە بڕیاردن چۆن بژین چۆن بیرکەینەوە شێوازی ژیانمان شێوازی گۆڕینمان هەموو شتانە کەوتوینەتە ژێر کاریگەری خەڵکانی دیکەەوە خودی خۆمانمان لە دەستداوە هەرێکێک لە ئێمە خۆی ون کردووە بەڕاستی پێویستە بگەڕێنەوە بۆ ئەو کانتەڵێ پەروەردە بریدە لە دەرەکردنی ئۆنتۆلۆجیانە وجودیانەی مرۆڤ لە نێو بوونەوەرەکانی دیکەیە تۆ تا خۆت نەزانی لە نێو بوونەوەرانی دیکە وەزیفەی خۆت چیە وەکو مرۆڤ دەرکی ئۆنتۆلۆژی وجودی خۆت نەکەی محاڵە بتوانی دەست بۆ بابەتەکە فکریە وشکە بەڕێزان هیوادارم بێن لەگەڵما چونکە بەڕاستی هەم پێویستی بە باگراوەندێکی فەلسەفی هەیە هەم پێویستی بەوەیە کە گەرنا دین دروستەکە ئالۆزیە گیان هەڵە تێگەشتن و ئەوانە ئەگەری هەیە بەری بکەین خۆم بۆ حازر کردەوە طبیعی ئەگەر ڕوبەڕوشی بینەوەنە پەروەردە بەڕێزان بە پلەی ئیمتیاز پرسێکی فەلسەفیە و چاوی لە پەروەردەکردنی کاراکتەر بڕیوە لەم ڕێگایانەوە زۆر بە کورتی درێژی ناکەمەوە هیوادارم بگات پەروەردەکردنی بەها ئەخلاقی و مۆڕاڵیەکان ئەم تایپە لە پەروەردەکردن بەهۆی ڕێسە ئەخلاقیەکانە و شێوازی بیرکردنەوە و کاراکتەر پەروەردە دەکات وە لە کاراکتەر دەکات ئەخلاقیانە ڕەفتار لەگەڵ تەواوی بوونەوەرەکاندا بکات ئەخلاقیانە مامەڵەکردن کۆمەڵە ڕێسایەکان دەڵێ من سەرسامە بە دووشت لە ژیانمە هیچیان ڕێسە ئەخلاقیەکانی ناوەوەی خۆمە کە بێ ئەنداز گرنگە کە تۆ بتوانی ئەخلاقیانە مامەڵە لەگەڵ تەواوی بوونەوەرەکان و مرۆڤایەتیا بکەی سەردەمی کەوتنی ئەخلاق و بەهاکان ئەم سەردەما بۆیە پێویستە جارێک تێمە زۆر بە توندی بگەڕێنەوە بۆی قیەمەکان چین کە ڕێسە ئەخلاقیەکان چین کە چۆن بتوانین ئێمە کاراکتەرێک پەروەردە بکەین کە چاوی لە کۆمەڵێ بەهای ئەخلاقی باڵا بڕووبێ فێرخوازەکە دەبێت لە سەرەوە فێریەوەیکی کە چۆن کە ڕازگۆیی چییە بۆ بێ ڕازگۆ بێ بەڕێزان ڕازگۆیی کانت لە نەزەریەکەی باسیەکە لە تەئەمولات فی التەربیە کە بناڵ نابێت لە پێناوی کۆمەڵێت دەستکەوت و پاداشتا فێریەوە بکەین کە درۆنەکە زانیە بێ لە پێناو خودی ڕازگۆییە خودی حقیقەتا فێری ئەوەیکەین کە درۆنەکە چونکە کاتێک کە پاداشتەکەت لێ وەرگرتەوە ئیدی تۆ کارکتەرێکی مشەوەهە پەروەردە کردووە کە لە دوجارە بەنەمانی پاداشتەکە وەگەڕێتەوە بۆ سەر درۆکردن ئەگەڕێتەوە بۆ سەر کارە بەدوونە ئەخلاقیەکان لەبەرەوە تۆ پێویستت بەوەیە دەرکی پەروەردە بکەی ئینسان کە لە ڕووی دەرکەوە پەروەردە کرا ئیدی هێز نییە بتوانێت بیژێڕێت بۆ یان ڕۆشتێکی خراپ ڕاستی بکە بۆیە زۆر گرنگە چاو حتا ئەمە پێشنیارمان کرد کە وانەی ئەخلاق ببێ بەوانەیەک ببێ بەشی لە میتۆدی خوێندن لێرە کە لە زۆربەی شوێنی لە زانکۆ و خوێندنگەکانی دنیا ئەم بابەتە بە جدی وەرگیراوە بە گرنگیەوە لێ ڕوانڕێ لانی کەمەگەر ئێمە لەسەر ئاستە مەعریفیەکە شکستیش بێنین با چاولەوە بپڕین کە کارکتەرێکی ئەخلاقی پەروەردەکەین یعنی لانی کەمەگەر بتوانین ئەمەش بکەین دەستکەوتێکی باشە بەس بەداخەوە ئێمە لە هەرێمی کوردستانە لەسەر هەردوو ئاستەکە شکستمانێ ناوە بەڕێزان پەروەردە لە ناو خانەوادەوە دەستپێکە لە دوجارە بۆ نێو جڤات بۆ نێو کۆمەلگا و دوجار دامەزراوە فەرمیەکانی دەوڵەت کە لە خوێندنگە و زانکۆ خۆیانە بینەوە ئەم سێ ئاستە پێویستە تەری بەیەک بڕۆن تۆ لە هەرێمی کوردستانە شتێک بەم جۆر لە ناوچەکەشان نەک لە هەرێمی کوردستانە شتێک بەم جۆرە وجودی نییە زانی خانەوادە بە ئیسراحەتی خۆی ئەگەر بیپەرژێ شتێک هەوڵ با پەروەردەیکە لە باشترین حاڵەتە کە لە دیدی منە هەر سێ ئاستەکە شکستیەنەوە لە هەرێمی کوردستانە بەڕێزان یعنی ئەوەی کەی بینین زۆر جار کارکتەرێک خۆی پەروەردە کردەوە پەروەردەی خودیە ئەمە زۆر مانادارە کە کەسێک قودرەتی ئەوی هەبووە وەکو معجیزە بێ لێ بڕوانین توانیەتی خۆی پەروەردەکە لە دوجارە ئەرکی پەروەردەش تەحویل لەبێ بۆەوە کە گەیشتیتە قۆناغێکی خوێندن و ئەوە بەتایبەتی لە زانکۆیە ئیدیە بێت تۆ خۆت هەستی بە پرۆسەکە پێویست بە مامۆسا و بە مەنهەجوبەوە نییە بەڵام چۆن ئەماکرێ تۆ بێ فێرخواز لە سەرتاوە ڕای بێنی لێوەنانە فێرخەواز لە قۆناغی سەرەداوە ئاماداکرێت لە سەرتاوە بە پەروەردەی بەدەنی دەست پێکات چونکە ئەوان پێیان وابوو عقل بە ڕژدی خۆی ناگا لە بەدەنێکی تۆکمە و بەهێز و ڕاهێنرا و مەشق پێکراوە نەبێ باشە پەروەردەش پرۆسەی چاندنە بەڕێزان چاندنی خوی جوانە مناڵەکانمان پێویستە لە سەرەتاوە لە ناو خانەوادەکانە فێری وان بکەین کە بەهاکان کە خۆش جوانەکان کە ڕازگۆیی کە بە تەنگەوە هاتنی ئەوی دیکە باشە ببێتە خوتیایە بچێنی پەروەردە خۆی چاندنە ئەزانی لە دوجارە چۆن نمامێکە چێنی و پەروەردەیەکی تا گەورا بێ و خزمەتەکەی پەروەردە بریتە لەم پرۆسەیە لە ئاستە سادەکەیان خاڵی دووەم بەڕێزان پەروەردەکردی مهارەتە خودی و عەقلەکان لە چەشنی بلیمەتی و زیرەکی کۆمەڵێک مهارەت هەیە لە فێرخوازە ئەمە
ڕۆلی مامۆستایە خانەوادە لێرە ڕۆڵێکی بەرچاوە بینن ئەتوانیت تۆ ژمارەیەک فێرخوازت هەیە زانی کامیان مهارەتی تایبەتیە یەکێک لەو فێرخوازانە کرێت بێتە مۆسیقارێکی گەورە وەرزشوانێک هونەرمەندێکی گەورە زانی نابێ پێمان وابێ هەمووی بکەین بە یەک دکتۆر نازانم بە مهندیس بەچی بە عالم بەچی نەخێر مامۆستای سەرکەوتووەیە کە کەشفی مهارەتەکانی فێرخوازەکەیەکە لە دوجارە کاری لەسەرەکە پەرەی پێدا پەروەردەیەکە پەروەردەکردنی مهارەتەکان کە زۆر گرنگە ڕەنگە زۆر کات نەبێ من قسەی لەسەرکەم بەڵام دڵیامی ئەوی مامۆستای بەڕێز هەمووتان دەرکیەوەتان کردووە لە دوجارە مهارەتەکان و دوجار مەشق بینینی عقلی پەروەردەکردنی عقلی کە لە دوجارە کارکتەرێک دروستکەی بەرەزان کارکتەرێک بێ نەبێتە کۆیلە بە ئاسانی ڕام نەکرێ کارکتەرێکی دڕدۆنگ گومانگەرە بیرکەرەوە کە ئەمە لە خوێندنی ئێمە وجودی نییە لە منهەج و سیستمی ئێمانیە بەرەزان ئەمەش بە کۆمەڵێک بابەتە کرێ یەکێک لەوانە خوێندنی لۆژیکە کە ئەرستۆ وەکو مامۆستای یەکەم چەند تێکستێکی گرنگی هەیە لەسەر لۆژیک هەتاوەکو سەدەی 19 و 20 ژە خوێنران لە زانکۆکان و لە خوێندنگەکانە لە خۆراوایە بە تایبەتی و کریتیکال ثینکین بیرکردنەوەی ڕخنەی مامۆستا نامەژەیەکیان پێدا کریتیکال ثینکینێکێکە لەو بابەتانەی بەڕێزان کە میلەتانی ئەم ناوچەیە ئێمە پەروەردە نەبووین بۆیە لە ڕخنە ترسین ئەگەر پەروەردە ببین ڕخنەکردن وانێ ڕخنەی زانستی زۆر مانادارە زۆر کۆمەک بە منەکە بە ئایدیاکانم ئیزافا کاتە سەر معریفەی من ڕخنەکردن پێویستی بە سڵەمینەوە بە ترسووە نییە من هیچ کاتێ بۆ خۆم بەش بە حاڵی خۆم لە ڕخنە نەترساوم حتا ئەگەر ڕخنەکە نازانستیش بێ باشە بەڵام ڕخنە بێ زانستی بێ ڕخنەیەکی بابەتی بێ مۆزوعی بێ بۆ ئەوەی کە بتوانیت گفتوگۆ و دیبیت ساز بکەی ئێمە لە سیستمی خوێندنی ئەمە غیابێکی قوڵی هەیە بۆیە کارکتەر دروست نەبوو بەڕێزان ئێمە 100 ساڵە لە عێراق وەرگرین وەکو نمونە پەروەردە بوونی هەیە کۆمەڵێکە خوێنرێ پرسیادەترین پرسیار کە لە خۆمانی بکەین بریتێ لەوەی کە بۆچی زانایەکمان دروست نەکردووە 100 ساڵە فیزیا خوێنین عالمێکی فیزیامان نییە علمی کیمیامان نییە علمێکی بایۆلۆژیمان نییە کای پزیشکی وێرانی وێرانە بەڕێزان خوێندن معلومات نییە ئێمە تا ئێستا بەس معلوماتمان وەرگرتووە پزیشکێک بەس ئەوە زانێ کە فێری بۆ لە زانکۆ لە دوجارە بەڕاستیەکێ لە کێشەکانی کای پزیشکیەوەی کە ڕیسێرچ ناکرد ناخوێنەوە هیچ داهێنانێکیان نییە تا حداکەم لە هەموو کوردستانێمە یەک دکتۆر داهێنانێکی کرد بێ منەوە دکتۆرانەشی کە لە غەرب گەڕاونەوە لە زانکۆکانیەوەی خوێندویانە خۆلانی کەم لەوێ بەرەزان مەحاڵە بۆ خوێندکارێکی غەربی بۆ شەرقی ناڵم کاچن لەوێ خوێنن ئێستا ئاستی سینەکان دابەزیوە ستانداردەکان هاتوۆتە خوارەوە بەڵام تۆ دکتۆرا بخوێنی هێز نییە بتوانێت دکتۆرات باتیە تا ئیزافەیە نەخیتە سەر ئەو کایی کە دکتۆرات یاخوێندەوە ئەبێ شتێک بڵێ پێش تۆ نەوترابێ باشە ئەمە ئیبداع ئەمە ئینجاز ئەمە داهێنانە ئەگەر نا بۆچیمانە کە تۆ هەموو شتانە دووبارەکەیتەوە کە من و فڵان و فیساری تر پێشتە وتومانە وەنیە توێژینەوە هەر نییە لە ناو زانکۆکانمانە لەبەرەوە ئێمە شتێکمان نییە بە ناوی زانکۆ بەڕێزان ئەوە خۆ مەشغوڵکردنە سەرقاڵکردنە هەر ناوێکی دیکەی لێنەی لێ بنێ لەبەرەوە کارکتەری دروست نەکردووە زانکۆ باشە کارکتەری خاوەندی دووڕوئیا و چاوبڕینی فێرخوازێک یا پەروەردە لە سەردەمی نوێشە بخۆی وەزیفەکەی بۆ بۆی کە کرێکار بۆ بازار دروستکە ئەمە شکستێکی قوڵە من شەرمەکەم کە ئەبینم پەروەردە دۆخی گەشتۆ بۆی کە وەزیفەی پەروەردە بریتی وێلەوەی کە چاوی لەوە بڕیوێ ئەمڕۆ لە بازارە چ شتێک گرنگە یا زانکۆکان باشە با کرێکاری بۆ بدۆزینەوە هەماهەنگی نێوان زانکۆ و نازانم بازار ئەمە وەزیفەی زانکۆ تەبەر ڕیشەکانی زانکۆ لە ئەکادیمیاکەی ئەفلااتۆنەوە دێن بەڕێزان شتێک بەمناوە بە ناوی بازارەوە نییە تۆ خۆ دەتوانی شێوازی ژیانی خۆت بژیت دەتوانی ژیان بکەیت خەڵکێکە بۆ ژیانیشی کردو و تاعینیشنم هەرم شێوازی تاعینکردن شتە لە جیهانە نییە ڕێژەکەی ناگاتە لە 1970 ئەزاری لە هەرێمی کوردستانە خەیاڵی ئێمە 5-6 ملیۆن هاونیشتیمانین نزیکەی 1,200 خۆرمانەیە زانی ئەمە کارەساتە بەڕێزان ئەمە تراژیدیایە و هیچیش دروست نابێ وڵاتەش دەستی لێ بشۆ وڵاتێکی کەوتووە لە هەموو ڕۆکانەوە باشە پەروەردەکردن خاڵێکی تر بەڕێزان لەو بابەتانەی کە زۆر جەوهەریە دوو بابەت زۆر گرنگن حەزەکەم ئەو دوانە بگەێنم ئەگەر کاتم بەنێ سوپاسدانەکەم پەروەردەکردنی فەزیلەتەکانە بەڕێزان لە کلاسیکە کۆمەڵێک فەزیلەت هەیە پێویستە کارکتەر وا لێ بکەیت کە لە ڕووی فەزیلەتەوە پەروەردەیکەی چاو لە کۆمەڵە فەزیلەت ببڕێ لەوانە لە چەشنی ڕازگۆیی دادپەروەری دلێری و جوامێری میانەڕەوی ئەمانش لە پەروەردەی کلاسیک پەروەردەکردنی کارکتەرێکی خاوەن فەزیلەتە کە ڕێزی قوڵی بۆ مرۆڤ و بۆ ژیان و بۆ شار و بۆ یاساکانی نێوشار هەیە
واتە بە ڕەزیلەت و واتە دژ بە ڕەزیلەت و کۆیلەبوون و نادادیە بەڕێزان شار لە کلاسیکا کە دروستە بێ تەسەورێکی گرنگی ئەفلااتون هەیە لە دیالۆگەکانیان بۆ شار تۆ بۆی شارێکت هەبێ دادپەروەەر بێ پێویستت بەوەی هەماهنگگیەک ئەنالۆژیەک لە یەکچوونێک لە نێوان سایکی مرۆڤ و لە نێوان شارە شار لە چەند چینێک پێیدا چینی فەرمانڕەوەکان چینی پاسەوانەکان چینی پیشەوەرەکان ئەمانە شار دروستەکەن شارە پارێزن لە دوجارە شار سەرزەمینێکی جوگرافی نییە بە ڕێزانۆکۆی ئێستا هەیە ئێمە ئێستا شارمان نییە ئەرستۆژەڵێ مرۆڤ گەر شاری نەبوو یا خوددایە زۆر چاکە پێویست دوو کەس پێویستیان بە شار نییە خوددا کە زۆر چاکەی مطلقە لەگەڵ ئاژەڵ تێگەی حرمەتەن مەبەستم میتافۆریکیڵیان وەریگرن چونکە بەڕاستی شار بۆی هەبێت پێویستە شارێکی بەختەوەر بێ شارێک بێ کارکتەرەکانی ناوی ئازاد بن کۆیلە نەبن دەرێک بە وجودی خۆیان بکەن دەرێک بە ئینسانێت و کەرامەتی خۆیان بکەن ئازادانە ڕەفتار بکەن کە ئەمەد نەبوو یعنی شارت نییە چینەکانی شار لەگەڵ چینەکانی سایکی مرۆڤە کە پێویستە بە پەروەردەیانکەین یەکەم عەقڵە دووەم ثومۆسە ثومۆس واتە ئیرادەی تۆڕەبوون بەرامبەر نادادی و نەعەدالەتی و لە میلەتانی ڕۆژهەڵاتان نییە بەڕاستی کاراکتەرێکمانەیە تەمەلوقەکە مجاملەی دەسەڵاتەکە مجاملەی سوڵتاەکە چوزانم ملکەچە تا دوا سنوور بۆ هەموو ئەو شتانەی کە بەسەریا سەپێنرێ کاراکتەرێکی گومانگەرات نییە نیشانەی پرسیار لەسەرەوانە دروستکە ئارێمە چییە گوزەرێ لێرە لەبەرەوە ئیش و وەزیفەی پەروەردە بریتە لەم دروستکردنی هەم شار هەم ئینسان شارێکی باش بەر ئەساسی پەروەردەیەکی باش دروستە بێ بابەتی شار بابەتێکی زۆر گرنگە لە یۆنانە بەڕێزان من هەروە ئاماژەیەکی خێران پێدا پێویستی بە لەسەروەستانی زۆر هەیە لە پەروەردەی نوێ بەڕێزان یەک خاڵ گرنگە ئاماژەی پێ بم ئێستا لە من هەندێک کۆنتاکتمێ لەگەڵ هەندێک لەو دۆستانم کە لە خۆراوان یەکێک لەو بابەتانەی کە زۆر خەمی پەروەردەی خۆراوایە بریتە لە LGBT هۆمۆسێکسواڵەتی و بایسێکسواڵەتی لەگەڵ گۆڕینی ڕەگەزی مرۆڤ هەوڕەیەکم لە بەریتانیا وتی کوڕەکەم هاتەوەتی باوکە من لە قۆناغی چواری سەرەتاییە وتی من مەرج نییە کوڕ بم ئەی تۆ چیت نازانم بەڵام ڕەنگە من ئافرەت بم ئەزانی مێینە بم ئەم دیدگایە تەرویجکردنی ئیشکردن لەسەری ئەجێندای ترسناکی هەیە باشە ئەمە لەکوێی پەروەردا جێ هەبێتەوە زانی بەڕێزان ئەمە بابەتێکە هەتا LGBTۆمانە بابەتێک لەبێت زانست قسەی لەسەرکە تا چەندێک کێشەی هۆرمۆنی هەیە بەڵام ئێستا لە هۆرمۆن و زانستوانە چۆتە دەرەوە بۆ بە ڕۆڵ مۆدێل بۆی بۆ خۆشی وەکو دکتۆر ئاماژەی پێداوتی لە ئایندا غەریبە کچەکەمان ببینی لەگەڵ کوڕێکە ئەزانی یعنی وای لێت زەواجی نێوان دوو ڕەگەز غەریبە بێ غەریب هەموویە بێ بە کوڕ و کچ هۆمۆ لێسبیان و هۆمۆسێکسوال و نازان ئەمانە ئیشی پەروەردە نین کە تەرویژی بکە کە بیهێنە بیکا بابەتی خوێندن فێرخواز وا لێ بکە کە بیر لەوە بکاتەوە ڕەگەزی خۆی بگۆڕێ بەڕێزان اینجا بە ناوی هاوچەرخیبوون و مۆدێرنەوەمان پێوترێ یەکێک لەو نووسەرە کوردانە کە لەسەری نووسی بوو کە من شەرمەکەمەوە نووسەرە و بەحسابی خۆی لە خۆراوە فەلسفەشی خوێندووە کە ئەگایەکی نییە خۆی شاعیرە ڕاستێکی خەریکی شعرشتە باس لەوە کە ئێمە ئەگەر لە خۆراوایە چۆن ڕەگەزپەرستی تاوانە هۆمۆفۆبیک ئەوەی کە ترسی گۆڕینی ترسی هۆمۆسێکسواڵەتی هەیە پێیانوتێ هۆمۆفۆبیک یعنی ئەبێتە تاوان وەکو تاوان سەیرەکرێ وەکو تاوان مامەڵی لەگەڵەکرێ ئەگەر من باس ینی ڕەم هەبێ بەرامبەر هۆمۆسێکسواڵەتی ڕەتی کەمەوە قبوڵی نەکەم وەکو ڕەگەزپەرست سیرمەکرێ و بەپێی یاسا بێت تاوان سزا بدرێم باشە ئەمە کارەساتە بەڕێزان ڕێک سپاس دەکەم یەک دقیقەم بیتێ ئیتر ئەو بابەتە هیوادارم لە دوایی لە گفتوگۆکان قسەی لەسەرکەین بەڕێستان سەرکەوتو گرنگترین و جێبە خۆگرتووترین میتۆد لە پەروەردا میتۆدی سۆکراتیە میتۆدی سۆکراتی چییە میتۆدێکە بەر ئەساسی جەدەل و گفتوگۆی عەقڵی کارکتەر پەروەرداکە بەر ئەساسی منهەجێک نا بەر ئەساسی دیدگایەک نا شتێک فەرز ناکا بەسەردا ئەوەی کە ئەی خوازی لە ناو خۆتە ئەوە هێنێتە دەرەوە ئیستنباتی شتێکەکە کە تۆ خۆ دەیخوازی جەدەلێکە بەر ئەساسی گفتوگۆی عەقڵی لە ڕووی عەقلیەوە پەروەردە دەکا واد لێکا کە بە قوڵی بیر بکەیتەوە ڕوئیات هەبێت باشە دید و جیهانبینیت هەبێت بۆ شتەکانی دەوروبەرت ئەوش بابەتێکە زۆری لەسەر و تراوە نووسراوە هیوادارم کاتتان نەبێ بۆی بگەڕێنەوە جێبەخۆ گرتووترین میتۆد و پارادایمی سۆکراتیە تا ئەم سەردەمە لە جیهانە بەڕێزان بە پەروەردەی هاوچەرخیشەوە هەمووانی کیانەوە بگەڕێنەوە بۆ پەروەردەی ئەسیل و ڕەسەنە بێ بگەڕێنەوە بۆ سۆکرات بزانن چۆن کارکتەری پەروەردە کردووە هیوادارم دەرفەتە بێت لە گفتوگۆکانە لەسەر ئەمە قسە زیاتر بکەین سوپاسدانەکەم و جارێکتر سپاس بۆ دامەزراوەی فان